بینەرانی بەڕێز لە هەر کوێگەن جارێکی دیکە ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە خزمەتی ئێوەی بەڕێزدان لە بەرنمەیەکی دیکەی ڕاوێ ڕۆژ لە ستێرک تیڤیدا. ئەم شەو لە بەرنمەکەماندا چەندین مژاری گرنگ سەبارەت بە داگیرکاری تورکیا ئەو چالاکیەی کە وەکو قەڵغانی زیندوو ناوی لێنراوە و لە دژی دەستی پێکردووە کە مانگێک زیاترە بەردەوامە، هەروەها بە گشتی هۆکارەکان دەرەنجامەکان لەو داگیرکاریە کە دەوڵەتی تورکیا لە باشووری کوردستان دژ بە ئەوێ دەستی پێکردووە دەخینە بەرباس و گفتوگۆ. هەڵبەتە داگیرکاری تورکیا تەنها وابەستە نییە، پەیوەست نییە بە باشووری کوردستانەوە، هەموو بوار و لایەنەکانی دیکەی ژیانیش دەگرێتەوە بە بەشەکانی دیکەی کوردستانیشەوە. باز لە چوونی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ تورکیا بۆ بەشداریکردن لە مەراسمی سوێند خواردنی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا. باسیش لەوە دەکەین بەم سوێند خواردنەی ڕەجەب تەیب ئەردۆغان ئیدی تورکیا پێدەنێتە قۆناغێکی تاریکەوە، لە قۆناغی پەرلەمانی و دیموکراسی دوور دەکەوێتەوە، دەچێتە قۆناغی دیکتاتۆری و دەسەڵاتی تاکەکەسیەوە. ئەمانە هەمووی ڕاوە دەکەین، گفتوگویان لەسەر دەکەین. هەڵبەتە کۆی گشتی باسەکەشمانەوە دەبێت لە بەرامبەر ئەم ئاڵنگاری و ئەم داگیرکاری کە دەوڵەتی تورکیا لە کوردستان و ناوچەکە دەستی پێکردووە، کورد بەرەوکوێ دەڕوا دەبێت چ هەنگاوێکی پێویست بگرێتە بەر. بۆ مەبەستەش لێرە لە ستۆدیۆی ئێرە لە بڕۆکسل میوانداریمان کردووە لە ژمارەیەک بەڕێز کە ئەویش مامۆستا دلێر ئاکرەیی ڕۆژنامەوان، هەروە خاتو ئیمان یارسانی بەڕێزیان خەباتکاری ژنتیڤە، بەڕێز بەهزاد پیرموسا ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کۆنگرەی نەتۆی کوردستان کەنەکە، بەڕێز خاتو شەیدا قەوامی کە بەڕێزیان هەم هونەرمەندە و هەمیش خەباتکاری ژنتیڤە. لە ستۆدیۆکانیشمان لە شاری سلێمانی بەڕێز کوردستان ئەحمەدمان لەگەڵ دەبێت کە بەڕێزیان ڕۆژنامەوانە بە ناوی خۆمان و بە ناوی ئێوە زۆر بە خێراتنی هەمویان دەکەین. زۆر زۆر بەخێر بێت. کاک دلێر لە بەڕێستەوە دەست پێ بکەم. دەست پێک ئەمەوێت هەڵبەتە گفتوگۆ زۆر کراوە لەسەرەوەی داگیرکاری هاتوۆتە باشوور لە ڕۆژاوا بۆ، بەڵام مرۆڤ باگراوەندێکی ئەم داگیرکاریەش ببینێ، لەکوێوە سەرچاوی گرتووە، لەکوێوە هاتووە، چۆن گەشتووەتە ئەمڕۆ و بە تەماشە بەرەوکوێ بڕوە. هەڵبەتە دەستپێک مژاری یەکەمیان باگراوەندێک ڕیشەی داگیرکاریەکە سەرچاوی لەکوێوە گرتووە. سەرچاوەکە دەگەڕێتەوە بۆ سەدەی 20م سەدەی ڕابردوو، بۆ ئەوەی کە دەسەڵاتدارانی ئەمڕۆی کوردستان کە خەبات جێر بوون و دەیانویست کوردستان ڕزگار بکەن، هاوکاری نێوان حکوومەتی ئەو دەمەی عێراق و حکوومەتی تورکیا جۆرە هاوکاریەکیان با بڵێن ڕێککەوتنێکیان لە نێوانیاندا هەبوو کە هەریەک لەوانە دەتوانن 15 تا 20 کیلومتر بچن ناو خاچی یەکتری. بەڵام ئەو کات دوو دوژمنی سەرسەختی کورد بوون بۆ ئەوەی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە ناو ببەن، هاوکاریان کرد. دواتر ڕژێمی سەدام حوسێن ڕۆخە هیچ شتێکی نەما، سەر لە نوێ عێراقێک دامەزرێنرا و لە ئەنجامدا دەسەڵاتێکی کوردی هاتە هەرێمەکە. خۆشحاڵ بوون بەوەی کە ئێدی سنوورەکانمان لەلایەن شۆڕژگەرانی دوێنێ دەپارێزرێ، بەڵام بەداخەوە ئێدی ڕێگایان خۆشتر کرد بۆ ئەوەی کە زیاتر هێزەکانی تورکیا بێتە ناو خاچی هەرێمی کوردستانەوە. ئەو هاتوو چوونە با بڵێن ئەو سنوور بەزاندنە بە شێوەیەکی خەست لە ساڵی 1992 دەستی پێکرد، بەڵام زیاتر بە شێوەی ئەوە بوو کە هێزێکی هەزارە کەسی هی ئەرتەشی تورک دەهاتە ناو هەرێمی کوردستان بۆ شەڕکردن یان بەرەنگاربوونەوەی هێزەکانی گریلا و دوایی خۆی دەچوو دواوە. بەڵام لە دوای 1994 و ئەوە بەدواوە ئێدی خۆی جێگیر کرد لە چەند ناوچەیەکی با بڵێن هەرێمی یان دەڤەری بادینان بە تایبەتی لە بامارنێ و لە شێلادزێ و شوێنەکانی تر. خۆ جێگیرکردن بەڕاستی مەترسیەکی گەورە لەگەڵ خۆی دێنێت. بۆ مەترسێکی گەورەی لەگەڵ خۆدێنێت لەبەر ئەوەی کە کاتێک ئەتو شوێنێک داگیر بکەی و بچی لەوێن دەرێ بنکەی سەربازی دروست بکەی کەواتە ئەتو نیازی وات هەیە کە زیاتر و زیاتر دەچێت پێشەوە کە هەروەکو بینیمان ئێستا دەبینین بەڵێ بمێنێتەوە و هەروەها نیازی ئەوەت هەیە کە
زیاتر بەرفرەوان پەرە بە داگیرکاری بدەیت ئەوانە ئێدی ئەوە بوو کە بینیمان ئێستا بەرەو منطقەی بادینان ئەوەی گرتیتەوە ئێستا بەرەو منطقەی سیدەکان دێ و دەیەوێ بەشی باکووری پارێزگای هەولێر کە دەکاتە سیدەکان و بەنیازە ئەگەر بووی بکرێ بێت تا چومان و ئەوانە بە بچوونی من ئەو داگیرکاریە سەرڕای بێدەنگبوونی هێزە هەرمیەکان هێزە ناوخۆیەکان هێزە دەوڵەتە عەرەبیەکان و هەروەها دەستگا نێودەوڵەتیەکان دەبینین حتا وای لێ هاتووە کە بێدەنجی ناوخۆیش بە دوای خۆیەوە هێنەوە جگە لە پارێزانەی کە ئەمڕۆ تەمەن کە جەنابتان باستان لێوە کرد قەلغانی زیندوو کە مانگێک زیاترە بەشێک لە چالاکان و نیشتیمان پەروەرانی ئەو گەلە بەشێک لەو کەسانەی کە نایەنەوێ پۆستاڵی چەپەڵی داگیرکەران خاکەیان پیس بکەن بووینەتە قەلغان و دەیانەوێ بە جەستەی خۆیان ئەو خاکە بپارێزن هەروەها لە بیرمان نەچێت کە ئەو تەفگەرەی کە دەستی پێکردووە تەفگەری دژی داگیرکاری ئەوە تەمەەن تەفگەرێکە بەڕاستی جێگای دەستخۆشیە بەڵام دەبینین بەڕاستی لەلایەن سیاسیەوە و لەلایەن دەسەڵاتی هەرێمەوە نەپشگیری دەکرێت و لەوانەیە نەکتەنیا پشگیری ناکرێت بەڵکو ڕێگری دەکرێت کە ئەوە شتێکی زۆر ناخۆش و بەڕاستی دلێشە ئەوە دەکا ئینسان تەمەن بێدەنجی ناوخۆیی ئینسان دەزانێ ئێدی هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستاندا بەش بوون بەسەر دوو هێز ئەگەر بە کورتیوە بڵێن لایەنێک تورکیا و لایەنێکی تر ئیرانە هێزە هەرێمیەکان کە بە تایبەتی ئەمڕۆ دەبینین ئێران و تورکیا چووکە لە معادلەکە سووریا و عێراق لە معادلەکە دەرچوون دوای ئەوەی کە وەزعیان کە بە خۆمان دەزانین ئەو دوو دەوڵەتە هەرێمیە کە هەرێکیان ئەجندایەکی هەیە ڕوژەوێکی هەیە کە لەگەڵ خۆی جێبەجێ بکە بێگومان ئەوانە دەزانن هێزەکانی گەورەشان زلهێزەکان هەن کە ئەوانیش بەرنامە شتیوان هەیە ئێدی تا دەگونجێ هاوکاری یەکتر دەکەن جاری وە هەیە بۆ ئەوەی بەڕاستی فشاریش لەسەر دەرەوە بکەن لە هەمان کاتە بە تایبەتی دەوڵەتی تورکیا دەیەوێت لەسەر پەتەکان گەمە بکە لەلایەکەوە دەچێت لەگەڵ ئێران ڕێک دەکەوێت بۆ ئەوەی گەماڕەکانی ئەمریکا بە تایبەتی لەسەر ئێران خەو بکەتەوە یان وانەکە کاریگەریان کەمتر ببێ بەڵێ لایەکی ترەوە دەیەوێ خۆی لە ئەمریکا نزیک بکەوە بڵێ من دەتوانم پلانەکانت لە هەرێمەکە تێک بدەم ئەگەر بێت و بە پێخواسی من نەبێ تەمان ئەمە هەمومان دەزانین کە بە تایبەتی تورکیا هەموو پلانەکانی ئەوەیە کە هەموو نەخشەکانی ئەوەیە کە پێکاتەیەکی کوردیان قەوەرەیەکی کوردی لە هەر شوێنێک بێ کە ئەوە سیاستی باوی ئەو تورکیای دیناوەکان ئەردوغان بێ یان هەر کەسێکی تر بێ کە بێتە سەر دەسەڵات ئەوە ئامانجێتی و ئەوڕ دەبێنن تەمە وڵاتانی عەرەبی لە سەرەتا و تا ئێستاش ئینسان هەست پێ دەکا کە بە حکمی ئەوەی کە زۆربەیان سنی مەذهبن و ئەلەوێندرێ دەیانەوێت دەستی ئێران لەو مەسلەیە کورد بکەنەوە ئێدی بێدەنجی لێ دەکەن ئەجینا ئەگەر بەپێی ئەوە بێ کە عێراق ئەندامێکی کومکاری عەرەبیە پێویست بوو پێش لە هەموو دەستگایەکی جیهانی دەبا کومکاری عەرەبی و دەنگە هاتبوو لەبەرەوەی ئێستا ئەوە داگیرکاریە پارچێ بەشێکی خاچی عێراق لەلایەن هێزەکانی دەوڵەتی تورکیا داگیر دەکرێت بەنسبەت زلهێزەکانیش ئێمە دەزانین کە زلهێزەکان بەرژەوەندیان ئەنی ئەوەی پلانیان پرۆژیان گەورەترە بۆ هەرێمەکە بۆیە هەم دەیانەوێ هێزە هەرێمیەکان بەکاربێنن و هەم دەیانەوێ وایان لێ بکەن کە بکەونە ژێردەستیان ئەردوغان بوو بەهێزکردنی خۆی لەناوەوە تەمەن دەزانین ئەمڕۆ ئەدی بوو بە سەرروکی بێ هاوتای تورکیا کەواتە ئێدی سوڵتانێکی نوێ کە خۆیان ناوی لێ دەنێن کە خۆیان دەڵێن کۆماری سێەمی ئەوە قۆناغی کۆماری سێەمی تورکیا دەستی پێکرد بەڵام ئەوەی ڕاستی بێ نوێبوونەوەی عوسمانیەکانە و دەیەوێت جارێکتر
ئەو ڕێککەوتنەی کە لە سەرەتای سەدەی بیستەم هەبوو ئەوەی کە بە ناوی میساقی ملی بەڵێ جاریشتر زیندوو بکاتەوە بەڵێ بۆیە داوای ئەوە دەکات دەڵێ من لە تەنیا لەو شوێنە ڕۆناوستم بۆ ئەگەر پێویست کرد هەتا کەرکووکیش دەچین میساقی میلیەکان تەواوی ویلایەتی مووسڵ دەگرێتەوە باشە مامۆستان پاشان دێم و خزمەتی بەڕێزت هەر مادام لە بەڕێستەوە دەست پێکرد لای بەڕێزی شتەوە خاتو ئیمان یارسانی خەباتکاری ژن تیڤی بەڕێزی شت ئەگەر شتێکە دێ لەسەر ئەو داگیرکاری هەڵسەنگاندنێکی بۆ بکەی وەکو ژنێک چۆن لی دەڕوانی من وەک ژنێک هێرشی تورکیا بۆ سەر باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان شەرمەزارەکەم چۆن لە درێژایی مێژوودا بینیومانەکە تورکیا هێرش دەکاتە سەر باشووری کوردستان و منداڵان و ژنان لەوێ دەبنە قوربانی ئەو داگیرکاریە داوا دەبێت ژنان ئێمە لە بەرانبەر ئەو داگیرکاریەدا بێجانک نەبین هەڵوێستی خۆمانمان هەبێت چۆن ژنان لە ڕۆژئاوای کوردستان هاتنە دەنگ و شەروانان خەباتیان دەکرد دژی داگیرکاری داعش و داگیرکاری تورکیا بۆ سەر ئەفرین و ناوچەکانی تری ڕۆژئاوای کوردستان پێویستە ژنانی ڕۆژ باشووریش ئێستا لە بەرانبەر ئەو داگیرکاریدا بێدەنگ نەبین و چیتر بێدەنگ نەبن لە بەرانبەر ئەو داگیرکاریە بەرخودانەی کە بەڕێزە داماژەی پێدەتی کە ژنان لە ڕۆژاوای کوردستان کردیان بێوێنە بوو ئەفسانەی خۆڵقان بووە هێما و سمبولیش بۆ ژنانی دیکەی گیان نەگەر بۆ ژنی کورد ینی دەکرێت هەمان ئەزمون لە باشووری کوردستانیش دووبارە بێتەوە من بڕوام وایە چیتر ژنان وەکو پێشتر نییان ژنان ئێستا چاوکراوەتر بۆنێتەوە چۆن هەر هێرشی کە دەکرێتە سەر باشووری کوردستان ژنان و منداڵان دەبنە قوربانی ژنان ئاوارە دەبن ژنان ئەو بەدبەختی و هەموو ئەو دەردەسەریە دەبینن ئێستایچە من لە بڕوایەدام باشووری کوردستان سەدان وەکو لەیلا قاسمی تێدایە بەڵێ دەبێ هەمومان دەست بدەنێن دەستی یەکتر و لە بەرانبەر ئەو داگیرکاریەدا چیتر بێدەنگ نەبن ژنان بەڵێ هەڵبەتە لە قەڵغانی زیندوو کە نزیکەی مانگێکە بەردەوامە ئەو چالاکیەکە دژ بە داگیرکاری تورکیا دەستی پێکردو ژمارەیەکی زۆر لەوانەی کە بەشدارن ژنانن یان ئەم چالاکیانە چۆن هەڵدەسەنگێنی دەکرێت لە ڕێگەی و چالاکیانەوە کۆمەڵگە بە ئاراستەیەک ببرێت کە دژی و داگیرکاریە بۆستێنێتەوە بە تایبەتی ژنان بەڵێ ئەوە جێگای پیشانازیە کە ژنان لەو بەرخۆدانەدا هەن دەبێت پەرەی پێ بدەن دەبێت چیتر ژنان ئەو ژنانەی کە بەرپرسیارن لە حزبەکانی باشووری کوردستاندا دەبێت چیتر یاخۆت ئەو سیستەمە بگۆڕن یا چیتر بێدەنگ نەبوون بێن ژنان هەموو دەست لە دەست یەکتر بکەین کوردانی هەر چوار پارچەی کوردستان بێن سیستمێک دانین چۆن ئێستا کە تەلەڤیزیۆنی کاناڵی ژن تیڤی لە دەرەوەی وڵات ئێمە ژنانی هەر چوار پارچەی کوردستان دەستمان بەدەست یەکدا و تەلەڤیزیۆنێکی ئاوامانە بۆەوەی دەنگی ئەو ژنە زڵم لێکراوانەی کە لە باشووری کوردستان ڕۆژئاوای کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان دەبێت بە گوێی خەڵکی دەگەێنین هەموو دنیا بزانێت بۆ هەمووان بەڵێ دەبێت ژنانی بۆ داگیرکاریش منبەرێکی ئاوا یا ڕێبازێکی ئاوا بدۆزرێتەوە هەمووان لە دەوری خۆی کۆبکاتەوە بەڵێ باشە ئەمە مەسەلە ژن باسمان کرد بە گشتی کورد دەتوانێت بە شێوازێک بەرامبەری داگیرکاریەکە بێتەوە تەنها بە چالاکی بەسە یاخود پێویست دەکات ڕێکاری دیکەش بگیرێتەوە کوردان دەبێت ماڵی کوردان خۆیان سازکەن حزبەکانی باشووری کوردستان پێکەوە دانیشن دەبێت ئێستا لە حاڵی حاضردا کورد پێویستی بەوەی کە کۆنگرەیەکی نەتەوەی ساز بکات کە بتوانن ئەو داگیرکاری باشووری کوردستاندا کۆنگرێکی نەتەوەی دابنن و بۆ چارەسەری بگەڕێن چیتر ئێستا کە دەبینن کە لە ڕۆژئاوای کوردستان کە حکوومەتی تورکیا داگیر دەکات ڕۆژئاوای کوردستان منداڵان دەکوژێت ژنان دەکوژێت لەوێ خاکی ئێمەی داگیر کردووە کەچی بەداخەوە نەچیروان بارزانی سەردانی تورکیا دەکات ئەوە جێگای داخە و دەبێ هەموو نەک سەردانیشی دەکات پێش سەردانەکەش پەکەکە بە داگیرکار بەناو دەکات ینی وەکو ئیمتیازێک کە پێشەوەی بچێتە ئەنقەرە بە تورکیای دەدایە وەکوەوەی بڵێ دەواازەکەم بۆ بکەنەوە من دێم ئەمانە دەڵێم پەکەکە بە داگیرکار بەناو دەکات ئەڵبەتەوەش ناڕەزایەتی زۆری لێکەوتەوە ڕاستە
هەموو کەسێک دەزانێت کە هەواڵان پەکەکە خەبات دەکات بۆ ڕزگاری کوردستان هەرچوار پارتی کوردستان بێ فەرق و جیاوازی کەچی بەداخەوە پارتی یاخود بژین پارتی دیموکراتی کوردستانی ئێران بەداخەوە بە پەکەکە دەڵێت کە ئێوە ئەرهابین دەبێت قەندیل چۆڵ بکەن لە کاتێکدا کە هەر کاتێک کە قەندیل دێت و هێرش دەکاتە سەر ناوچەکانی کوردستان منداڵان دەکوژێت ئەوانەی کە کوردی باشووری کوردستان ئەوان دەکوژێت. بەڵام ڕاستە لە بەرامبەرەوەدا دەنگ ناکەن بێدەنگن داگیرکاریە نبینن بەڵامین دەکەن باشە ئەگەر ئیزن بدەن لەسەر مۆڵەتیەوە بچینە لای میوانە تاقانەکەمان لە سلێمانی ڕۆژنامەوان کوردستان ئەحمەد کاگێ کوردستان گوێت لە منە دووبارە بەخێر بن. بەڵێ کا کوردستان ئەگەر گوێت لە منە وەکوتم بەخێر بێن لەوێ لە باشووری کوردستان ئێستا لەم ساتەدا چۆن لەو داگیرکاریە دەڕوانن بە تایبەتیش سەردانی نێچیروان بارزانی لە بارودۆخێکی وادا خەڵک چۆن قسە واسی لەسەر دەکا و خوێندنەوەی خۆشت چییە بووی؟ ڕێز و سڵاو بۆ میوانەکانت ئەگەر لە منە پرسی ئەم بارودۆخە چییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا ڕوو ئەدات لە مەڕ پرسی کورد حەزەکەم سەرەتا لەسەر بابەتێکی زۆر گرنگ قسە بکەم کە لە سەرەتاکانی داگیرکردن با بڵین کۆنتڕۆڵکردنی ئەفرین لەلایەن تورکیاوە پلانگیڕێکی نێودەوڵەتی دژی کورد بەڕێوە چێ بە زانیاری نهێنی هەواڵگری دەستگا هەواڵگریەکانی هەرێمی کوردستان هەروەها عێراق سووریا و رووسیا و ئەمریکا هەروەها تورکیا و عێراقیش ئەمانە پلانێکی نێودەوڵەتی لە چوارچەوەی هەشت خاڵە دژی کورد جێبەجێ ئەکەن لە ناوچەکەدا کە ئەو هەشت خاڵش بریتین لە یەکەم لە دەستدا دوورخستنەوەی ناوچە ئابوووریەکان کە لە ژێر دەستی کوردان لە باشوور و ڕۆژئاوا و باکووری کوردستان بە تایبەتی لە ڕۆژئاوای کوردستان لە کاتێکە ناوچەی ئابووری استراتیژی گرنگی سووریا لە ژێر دەستی کوردایە کە ئەیانەوێ ڕێگە لە کورد بگرنێڵن بچێتە سەر دەریا بۆ ئەوەی نەتوانێت بازرگانی سربەخۆ بکە خاڵێکی تر لە خاڵەکان بریتە لەوەی کە ئەموو ئەو پێگە استراتیژە سیاسی گەورانەی کورد بەدەستهێناون لە ماوەی ڕابردوودا لە دەستی کۆنتڕۆڵی بکەن و لێ بسەنن بە تایبەتی ئەو دەسەڵاتانی کە لە ڕۆژ ئاوا هەروە باشوور بەدەستهێناوە لە ڕووی نێودەوڵەتیەوە یەکێکتر لەو خاڵانەی کە دەستگا هەواڵگریەکان لەسەری ڕێکەوتون بیرمان نەچێ ئەو هەشت خاڵێک کە من ئێستا باسی ئەەکەم هەر هەشتی بە ئاگاداری وردی مۆسکۆ و هەروەها وایت هاوس واتە کۆشکی سپی ئەمریکا بوو کە بە وردی ئاگایان لەم ڕێکەوتنەوە خاڵێکتر لە خاڵەکان برتێلەوەی کە تورکیا بە قوڵایی 9,000 کیلۆمەتر بتوانێت بێتە ناو هەرێمی کوردستانەوە مەکە ڕەزامەندی ڕاستەوخۆی حکوومەتی عێراقی لەسەر بووە بیریشمان نەچێکە ڕەزامەندی ڕاستەوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانیشی لەسەر بووە خاڵێکی تر بریتی لە هێرش بەڵێ بگۆرە منە ژمارەیەم هەڵت کرد زیاتر لەوە بێنە ناو هەرێمی کوردستانەوە لەگەڵ ئەوەشە یەکێکتر لەو خاڵان بتێ لە کۆنتڕۆڵکردن بەداخەوە یاخۆ داگیرکردنی من بجە لەلایەن تورکیاوە پاشانەتە خوارەوە بۆ کۆمەڵی خاڵی گرنگتر کە کاریگەری لەسەر ئایندەی سیاسی و ئابووری کورد لە ناوچەکە دەکات بەداخەوە هەموو دەوڵەتانی جیهان ئاگایان لەمەیە ئەمە دژی کورد بەڕێوە ئەچێ بەگشتی نە هیچ پەیوەندێکی بە باشوور و ڕۆژئاوا و هەروە بەگشتی ئەم پلانە دژی کووردە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە نەبێتە خاوەنی قەوارەیەکی سیاسی جا بە هەر شتێک کۆتایی دێت بەڵام ئەمانە کار لەسەر ئەوە دەکەن کە لە ناوچەکەدا پێگەی سیاسی و هەروە ئابووری کورد لاواز بکەن هەرێمی کوردستان ئەوەی زۆر جێگای تێبینی و قسەکردنە لەسەر ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەتی لە ڕێگەی دوو دەستگا هەواڵگری و سیخوڕی و سەرکوتکەرەکانی یەکێتی و پارتیەوە ڕۆڵی باشیان بینیوە بە وریاگەیان لەم کۆبوونەوەی هەبووە کە ئاگادارن لەوەی کە تورکیایەتە ناو هەرێمی کوردستان ئاگادارن لەوەی کە تورکیا ئەچێتە ئەفرین و منبەج ئاگادارن لەوەی کە گۆڕانکاری گەورەتر لە ناوچەکە ڕوو ئەدات و نایانەوێت پێگەم لە بەرەوەمانە مرتەزەقەی جێبەجێکردنی ئایدۆلۆژی و فکر و بەرنامەکانی تورکیان بۆیە
تورکیا و دەوڵەتانی دراوسێشن بۆی ڕێگە نادەن و هەروە بوون لە بەشێک لەو هاوکێشە ترسناکەی کە دژی کورد بەڕێوەچێ بەداخەوەمە لە بەشێکی تری لە هاوکێشانەیە کە دژی کورد بەڕێوەچێ بەڕاستی ئەم دوو حیزبە لە ئێستادا توانیوان ڕۆڵێکی گرنگ و باش ببینن درێغیان نەکردو لەوەی کە یارمەتی دەوڵەتانی داگیرکەر هەروە تیرۆر بدەن لە ناوچەکەدا دژی کورد هەر هەمووی ئەمەش بە حکمی ئەوەیە کە کورد لە ناوچەکەدا لە ڕێگەی ئەم دوو حیزبەوە بەتایبەتی لە باشووری کوردستان تووشی فشاری گەورە بووە ئەتا مادام هێژ و ئابوووریان لە دەستە توانیویانە کۆنتڕۆلی ساحەی سیاسی و ئابووری ناوچەکە بکەن لە باکووری کوردستان کورد بەرەو پێشچوونی باشی بخۆ بینەوە بەتایبەتی دواڵبژاردنەکان لە کاتێکە هەردەپات دەتوانێت بەندی لە ساڵدا تێپەڕ بکەوە هەروە ڕێژێکی کورسی باش بەدەستبێنێت بچێتە پەرلەمانەوە من دڵنیام ئەوان کە باشترین شێوە کار بۆ کورد دەکەن ئەمە پرسێکی هەرە گرنگ و بابەتێکی زۆر تایبەتە لە باکووری کوردستان و تورکیا بەرەوەشەوە یەکێک لەو پرسە گرنگانە کە هەر ڕاستەخۆ پەیوەندی بەو پلانە هۆیە کە من باسم کرد سەردانی هەروە سوێن خواردنی ئەردۆغانە کە ئەوێت تورکیا بەرەو تورکیایەکی تاگڕەوی یەک دەسەڵاتی یەک ئاوایی یەک نەتەوەیی هەروەها یەک زمانی ڕاستەخۆ بەرەکاتەنە پێشووتریش کاریان لەسەرە کرد بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی نێچیروان بەرزانیە و چەندین سەرکردەی ترەوە بەشێک بوون لەم پرۆژەیە و بەشداریان کردووە لە میدیا و لە سۆشیال میدیا و شەقامی کوردی لە باشووری کوردستان ئەوەندەی من ئاگادار بم ئەم سەردانەی نێچیروان بەرزانی ڕخنەی توندی لەسرە لە کاتێکە بە قوڵایی زۆر تورکیا هاتووەتە هەرێمی کوردستانەوە ئێمە ئاگادارین کە بە چێک پۆینتی سەربازی گەورەی داناوە بە وردی چاودێری ناوچە سەربازیەکانەکات وەرواتە بەگشتی ئاگاداری هەرێمی کوردستانە لەگەڵەوەشا بە بەردەوام بردومانی سنووری هەرێمی کوردستانەکات لە بەرامبەر ئەما لە بریەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتەکەی هەڵوێست وەرگێت و بەیاننامە یاخۆت هەڵوێستێکی تونتر لەوەی کە هەی بۆ وەریگرێت سەبارەت بە هێرشانەی تورکیا ئەچێت بەشداری ئەکات ئەمە لە سۆشیال میدیاڕوانە و شەقامی کوردی لە باشووری کوردستانە ڕخنەی توندی لەگیرەوە هەرچەندە بەشێکیش لە شرۆڤەکاران پێیان وایە کە ئەم سەردانە سەردانێکی استراتیژیە تورکیا گرنگی باش بە هەرێمی کوردستانەیە لەبەرەوەی هەرێمی کوردستان پێگەیەکی ئابووری زەبەلاحیە لە ڕۆژوڵاتی ناوەڕاستە ئەتوانێت گۆڕانکاری گەورە لە هاوکێشە ئابووری و سیاسیەکانە بکات لە ناوچەکەدا بۆیە تورکیا گرنگی بە باشووری کوردستانەدا بەڵام ئەمە پەیوەندیەکی نێودەوڵەتیە و گرنگە پێویستە هەموو هەرێمێک هەموو دەوڵەتێک هەموو کەسێک هەیە بێ لەگەڵ وڵاتەکانی دراوسێت کێشەکە ئەوەی هەرێمی کوردستان لە ڕێگەی سەرکردە سیاسیەکانیەوە بەتایبەتی لە ناوچەی زەرد نەیانتوانیوە پەیوەندیەکی ستانداریان هەبێ کە خزمەت بە خەڵکی کوردستان هەروە خزمەت بە وڵاتەکە بکات بەداخەوە ئەوان جێبەجێی دەسەڵات و ئەجەندای سیاسی وڵاتانی دراوسەیەکەن لەلایەکی تریشەوە ئێران بە بەردەوامی خەریکی لە ناوبردننی کورد و ئەعیدامکردنی کورد و هەروەها زەوتکردنی مافەکانی کووردە ئێستا مەزانین کە کوردەکان لە ڕۆژاوای لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئەو پەڕی خراپیدان لە زۆربەی شارە کوردیەکان لە سەدا هەفتای خەڵک بێکارە دەوڵەت دژی کورد وەستاوەتەوە سنوورەکانی پڕ کردووە لە هێز هەموو سنوورەکان پڕن لە لۆغمی خەتەر کە بە خەڵکە ئەخەرێتەوە بە ڕۆژانە خەڵکی لە ناو ئەبادەروا دەکوژێت دەروە کۆڵبەرەکان نەکوژێت دەڵوا چالاکی مەدەنیەکان نەکوژێت یەکێک لەوانە کە ڕامینێتە ئێستش کێشەکەی لەوێ یەکلایی نەبووتەوە کە دەوڵەت هەر ئەوێت بەداخەوە لە سێدارەی بات یەکێتی و پارتی چوانیویانەوەکو هێزێکی مرتەزەقەی باش هاوکاری ئەم دوو دەوڵەتە بکەن بە تایبەتی ئێران و تورکیا زۆرترین کێشە لەم سنوورەیە کە دروست ببێ پەیوەندی بەم دوو هێزەوە هەیە کە خاوەنی هێزێکی ئابووری گەورە و سیاسەتێکی ئابووری گەورن لە ناوچەکەیە کە توانیویانە ڕاستەوخۆ ئەجەندای تورکیا و ئێران لە باشووری کوردستانە جێبەجێ بکەن گەلێکەکەن لە باشووری کوردستان کە خاوەنی دۆزێکی ڕەوایە. بەڵێ سپاس دەکەم من جارێکی دیکە دێمەوە لەگەڵماندا بمێنەرەوە کاک بەزاد پیرموسان دامی کۆنسەی بەڕێوەبەری کەنەکە ئەلبەتە گلەییمان لەوە نییە پەیوەندی هەبێ لە نێوان پارت و لایەنە سیاسیەکان لەگەڵ پارت و لایەنە سیاسیەکانی دەرەوە هەرێم حکوومەتی هەرێم لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر و دراوسێ بەڵام کێشەکە لەوەدایە کە وەکو کار کوردستانی ژاماژەی پێدا کوردستان ئەحمەد ئەم پەیوەندیە لەسەر حسابی کووردە پاشان سەردانی نێچیرەوان بارزانیش بۆ تورکیا کە گلەی و ڕخنەی زۆری لەسرە هەندێکی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە
یەکەم تۆکو سەرۆکی حکوومەتی هەرێمێک کە سەردانی تورکیا دەکەی دەبێت بە فەرمی پێشوازی لێ بگرێت کە پێشوازی لێ نەکراوە. دووش لەم بارودۆخەدا کە وڵاتەکە داگیر کراوە ئەو خەڵکەی تۆ شەهید دەکرێت ڕۆژانە پێشێلی مافەکانیان دەکرێت دار و دەوەن و پوش و پاوان و لێڕەوار و دارستانت دەسووتێنرێ بەرامبەر هەموو ئەمانە قسە ناکەی بەڵام بەرامبەر بە زوتنەوەیکی ئازادی خۆت مافی ڕەوا دەدەی بەوان کە ئەم کردەوانە بکەن لەم چوارچێوەدا خەڵک ناڕازی ئەم سەردانە ئاسایی دەبینێ بەڕێز شرۆڤت بۆچەوە پێ دوایە عرف و عادەتی دیبلۆماسی چۆنە ینی لە نێوان دوو وڵات دوولا دەکە پەیوەندی دەبێت بە شێوازێکە دیارە من لەو خاڵەوە دەست پێ یەکەم سپاس دەکەمەنی من بیرم دێ ڕەنگە زۆر دوور نەبێ یەکێک لە پێشنیارەکانی مەڕێز مەسعود بارزانی یان ئەو کاتی کە سەرۆکی هەرێم بوو دەڵێ هیچ حەزبێک بۆ نییە بڵێن علاقات و پەیوەندی لەگەڵ دەوڵەتان لە ڕێگەی حکوومەتەوە نەبێ ئەنی ئەوانەی کە دیسانەوە ئەمسان لەگەر لە قەوسێکی ترە هەندێکیشت دیار کەمانی مەسەی کوردستانیشانی باسی یەکێتی و پارتی ئەکە یەکێتی و پارتی خۆی هەردووکان لە ناو قەیرانێکان لەسەر پرەنسیپی حزبەتی و مثان لە ڕێخستنا تقریبا دەرچووین ینی زیاتر مەسەلەکان بۆتە مەسلەیەکی شخصی ئەنی یەکێتی نیشتیمانی بۆلە هەردوو هەر حزبێک هەر خاوەنی چەندان شەهیدون لە پێناوی ئەوە من بەو منتەقەوە سەیرەکەم بەڵام هەردووکیان بە تایبەتی دوایی ئەو گۆڕانکارێنەیەک مەسەن پێشی دوای ڕفراندۆم هاتە پێشەوە ئەمانە مۆرکی حزبایەتی و پارتایەتی ڕێخستنیان لە دەستدا بۆتە مەسلەیەکی شخصی من قەناعەتەکەم حتا ئەگەر لەو دوو ڕۆژەیە ڕەنگە مامۆستا دلێر زیاتر لەمە وەکو ڕۆژنامە متابعەی چاودێری لە ڕاگەاندنەکانی ناو خودی پارتی بکرێت دوو شتی ناجوورێتە پێشەوە ئایا بڵێن سەرۆکی حکوومەت من وەلەو حکوومەتی هەرێمیش لە ژێژێر چەندین پرسیارایە کە ئەچێ بۆ ئەوێ ئەوڵێ من بەڕسمی داوات کردم لە یەکێتر عینی مثلا دەستگایەکی ڕاگەاندنی پارتی ئەڵێ ناوە خۆی چۆ بوو ئەوێ دوهەمیشان مثلا پێشوازیکردیان پێشوازی نەکردنی شتێکی نوێ نییە کە مثلا هەر ئەو مەسئولان کە عیلاقات و مەسلحەت و بەرژەوەندیان هەیە لەگەڵ دەوڵەتی تورکیا لەگەڵ خودی دەوڵەتان نییە چکە دەوڵەتی تورکیاش لە عینی لە قەیرانێکدا بووە ئەوانش زیاترینی ئەنی نمونە هێنمەوە بۆی درێژ نەکەم یەکێک دوێنێک کە کابینەی خۆی پێشکەشەکاتن ئەردوگان زاوەکەی خۆی ئەکاتە وەزیری دارایی ینی لێرە ینی دیسانەوە ئەڵێم ینی ئەو نظامی حکومانی ئەو نظامی حکومانی بە تایبەتی لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی هەردوو زوونی زەرد و سەوز لەگەڵ تورکیا دوو ڕووی یەک دراون لە مەسلەی پراکتیکە کە مثلا هەردووکیان بۆ چۆن ئەوە کە حەزب القائید و وەکو کاتی خۆی سەدام حەزبی یەکەم وڵان دروست کرد خۆیان دیکەش کاک بەزەر سەر ئەم پێشوازی نەکردنە تۆ بۆ لاوازی نایگەڕیتەوە بۆ نمونە من نمونەیەک بێنمەوە ئێمە لەوانەیە زۆر کەس لێمەوە لە بینەرانیش بینی بێتی کاتی خۆی بۆریس یەلسن سەرۆکی رووسیا بوو سەرۆکی چیچان دەچێتە کرێملین چیچان ئەگەر وەکو گەل و وەکو خاک لە رووسیادا بەراوردەکەی وەکو دڵۆپێکە لە ناو دەریای رووسیادا بەڵام کە خۆی لەسەرەوە دانیشتووە چیچانیەکان وەکو لاوەکی لە دانوستانەکانە دەبینێ ڕازی نابن سەرۆکۆماری چیچان دەڵێ دەبێت بیتە بەرامبەر دانیشتی کەوا بوو لە دانوستاندا عرف و عادەتێک هەیە لە پەیوەندی دیبلۆماسیدا هەیە کە ئەم جۆرە سەردانانەی نێچیروان بارزانی و تورکیا ڕایەتی ناکەن من قەناعەتەکەم ینی ئەگەر ئێمە زۆر لەسەر ئەوەیە بە تایبەتی چوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تورکیا ئێمە گرنگی پێ چکە من ئەڵێم ینی ئەو شتان لە دەست داوانی هەرێمی کوردستان بەداخەوە ئێڵم ئەنی بەداخەوە دوایی میسان ناردە ماڵەوەی سەرۆکی پەرلەمان و ئەفلیچکردنی حکوومەت و دەستگا میریەکانی هەرێمی کوردستان کە بەرهەمی هەزارەها خوێنی شەهیدان و ڕۆڵەی کورد دروست بووە کە کوردیان بە ئالەتێک بۆ مەسەی بازرگانی من قەناعەتەکەم لە مەسەلەی ناونێرانی حکوومەت و شتیوە ئەنی ئێتیمان پێدا ناکە جاریەکە بوو دوایی نییە کە نێچیان بارزانانی ئەچێ بۆ تورکیا ڕۆژانە لەوێ بەڵام ئەو مەسلەی ئێستا کە چووە من قەناعەت ناکەم کە بڵێ لە پرۆتۆکۆلەکە ناویتیا بوو نە ئەڵێن داوەتیشی بوو نەنادە بەس ئەوەیە کە پەیوەندی لەگەڵ ئەوەی کە ئێستا بوو وەزیری مالی هەندێک مەسلەی شخصی یان ئەو شەریکانە چۆتە ئەوێ ینی ئینسان متابعەی ئەوە کام بکە بەڵام لێرەدا ئەنی ئێشەکە ئەوەیە کە تۆ لە بار و زروفێکی ئێستادا
تۆ ئەچی و بەتایبەتی ئەو مەخینە ڕاگەیاندنەی کە لە پشتی ئەو حرەکەی ئەو بەڕێزەدا هەیە ئەنی لە کوردستانە زیاتر لە تەلەڤیزیۆنەکانی ناو ئەنقەرە و ئەستەمبول وەکو بەسەر ئەردوگان و حزب و بڵێن سیستەمەکەی کە بۆی چووە لە دوایی مەسانەکە ئەوە چەند ساڵەکە ئیشی بووەکە بۆتە وەکو بڵێن دەهۆڵ زۆر ناقوتی ئەو سیستەمە لێرەدا تۆ ئەو میسالات هێنا مەسەی شیشان و یەلسن ئەوانە ینی من ناڵێم ینی کورد بەداخەوە کەوتۆتە دەستی ئەمانەوە کە زۆر لە شتیان شتی پیرۆزی نەتەوەیی و زەلیلیان کرد ینی سووکیان کردو لەسەرەوەی لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە تۆ ببینی ئەگەر لە پرۆتۆکۆلی ئەوانەی کە داوات کران و بەشداری دوێنێ مەراسیمی سوێن خواردنەکەی ئەردوگان کراوە خەڵکانێکن لە دنیای منبوزن یعنی لە دنیای ینی ناوێکی وای تیانە بوو کە لە وڵاتێکی دیموکراتی بەسان سێکولار و دیموکراتیا هاتبێ ئەو خەڵکانان کە مەسلحەتیان پێ هەیە ئەنێک بەرژەوەندی ئەوش بەرژەوەندی نەک لەگەڵ سیستەمە تورکیا وەکو تورکا وەکو دەوڵەتێک وەکو ئەو موقع جوگرافی هەیە زیاتر لە مەسلەی کەسایەتیەوە یعنی لەو بنەماڵەیە دەرنەچوە جا بەداخەوە ئەوەی کە بە ناوی کوردستانی شەوە بە ناوی حکوومەتەوە ئەچێتە ئەوە نازانم جێگەن ئەوەی زیاتر دیراسی لەسەر بکرێ ینی ئەوە بە مەفهومی حتا ئەو خەڵکانێک کە لە مەفهومی سیاست و ئیش لەسەر کارکە بە تایبەتی ینی گەلی کوردستان ئەبێ لەو قاڵبەیە بە دەرچێ ینی مثلا علی کوڕی نازانم کێ وەکو سەرۆکی حکوومەت ئەچێ سەرۆکی حکوومەت کامە حکوومەتێکی کە سێ چوار وەزارەت ناردەمەڵە بڕۆ ماڵەوە ئەو حکوومەتێک کە پەرلەمانەکەی سەرۆکەی نەوێش بێ بۆ شارێکی تر ینی نازانم بەنی وا ئەڵێمانی گرنگیدان و قسەکردن لەسەر ئەو بابەتە گەورەکردنی ئەوانە زیاتر بەڵێ بێگومان ینی ئەوە نانێن من باسم هەیە ینی ئەوە نایە چکە ڕۆژانە لەوێ ڕەنگە ئەو فەتەی دوای کردنی ڕفراندۆمەکە نەخسەی عێلاقاتیان تێک چوو بێت مژارە دەوروژێن ئەوان وەکو بەڕێزت ماکینەیەکی عەلامیان هەیە بە دەستکەوتیشی دەزانن ینی گرفتەکە لەوەی باشم بەتەمن قەناعەتەکەم زیاتری خەڵکی کوردستان و کوردستانی چاویان خەڵکی کوردستان بە تایبەتی ئەو خەڵکانن کە بەداخەوە ئێڵێم ینی کەوتونتە بن ڕەحمی مەسلەی مەعیشەت و ئەوەنن ینی من قەناعەتەکەم ئەو ماکینە ئەعلامیە کە ئەوان باسێکن وەرەقیان هەمووی کەشفە ینی هەتا لە دوێنێ ینی چوونی نێچمان بارزانی بوو بۆ تورکیا دوو ڕێی جیاواز و ئەوە هەتا لە ئەعلامەکانی خۆشیان بوو خۆشیان بۆیە من قەناعەت ئەو خەڵکانێک کە وڵات پارێزن ئەو خەڵکانێک کە دڵسۆزی دیموکراتی و ئازادی کوردستانن باوەڕیان پێ مەکینە ئێلامەکان هەیە تاسی لەو خەڵکانەکە کە بەرژەوەندیان لەگەڵیانە هەیە بە شێوەیەکی کەمیان زیاد باشە سوپاسەکەم خاتو شەیدا قەوامی هونەرمەند و خەباتکاری ژنتیری بەڕێزت هەڵسەنگاندنە چییە بۆ ئەم داگیرکاریە تورکیاوە پێ وایە زۆر جار داگیرکاریەکە تەنها لە چوارچەوەی خاکدا دەبین ئایا تەنها خاکە یاخود داگیرکاریەکە بەرفراوانترە بۆ نمونە لەسەر ژنە بە چەندین پلە زیاتر لە پیاو وەکو بەڕێز یارسانی ئاماژەی پێدا مناڵان توێژێکی گەورەی قوربانیانی ئەو داگیرکاریان بەڕێزت هەڵسەنگاندنە چییە بۆی؟ بەر لە هەرچێ چونکە هەواڵانی بەڕێز بە ئاماژەیان بۆ شتە کرد کە ئێستا لە ڕۆژ هەڵات باشووری کوردستان کێشە چییە؟ بەڵام من ئەمەوێ بە خاڵێکی زۆر گرنگ ئەشارە بکەم کە ئێستا دەوڵەتانی داگیرکەر هەر چوارپارچەی کوردستان و هەروە ئەتوانین کە بڵێن حتا دنیای دەرەوەیشە لەگەڵ ئەم پلانە دەستی تایە پلانێکی گەورەیان داڕژاندووە کە لەسەر خاوەرمیانەوە بەگشتی بۆ هەمبەری کورد ئەو پلانش لەسەر چی داڕژاوە چونکە لە سەرینی شەڕی ڕۆژاوا و هەموو دەوڵەتانی داگیرکەر گەیشتن بۆ قەناعەتەکە کورد ئێستا ئیتر کوردی 1000 ساڵی بەر یا 15 ساڵی بەری نییە کورد ڕێخستنی کراوە و هەروە ئەتوانێ هەم لە ناو کۆمەلگا هەم لە بەرەی شەڕدا ژن و مناڵ بەڕاستی بتوانێت لە خۆی دفاع بکات و ئەم ڕێخستنی پەرەی داگەسە لە هەمان کاتێژە ئەیسە هێرشی تورکیا تەنیا دەستی تورکیە نیە ئێرانیژی تایە چونکە بەگشتی ئێران زۆر لەم بابەتانەی ئەواخرەی کە لە باشووری کوردستان دەستی پێی کردووە ینی دەستکەری تیا هەست تورکی لێرەدا ئەوی ئەو یاساگەرلە کە بە تازگی دەستی پێی کردووە
ینی ئەو شتانەی کە من خۆم وەکو شخصەن کە لە سیستمی وەکو جمهوری ئیسلامیە بەداخەوە گەورە بووم و لەو وڵاتە ژیانم کردووە ئەوی ئەو یاسانە یەواش یەواش یا ئەتوانین بێژین کەمکەم بیواتە ناو تورکیە و کە یاساکانیژی چیە ئەوێ کەمکەم ڕەنگی ژن بشکنێتەوە بورە هەواڵێکی بە پەلەمانی هەر لە ئێستا فڕۆکەجینیەکانی ڕژێمی تورکی داگیرکرد گوندەوارەکانی بناری قەندیل بردومان دەکەن هەڵبەتە ئەگەر زانیاریمان بەدەستکەوت سەبارەت بۆ بردومانێمە بڵاوی دەکەینەوە ببوورە پێم بڕیت تکایە. لێرەدا ئەوە کە بوو کە مەبەستەکەم ئەوەیەکی ئیستا ئەو هێرشانەی تورکیە تەنیان نە لەسەر ئەوەیە کە بەوێ خاکێک بەدەست پێرێ یاوەیکە چونکە بە هزار ساڵە بەڕاستی کورد ئەوەنە هێرش لەسەری بووە لە هەر چوار پارچەی کوردزان تۆ ناتوانانی لە کام لایە تۆ ئاماژەی پێ بکەیت. بەڵام ئێستا گرنگێکە لێرەدایەکە هەر چوار پارچە لە سەرینی ئەوەی کە کورد ڕێخستنی بەهێز بووە پلانیان کردو بە یەک بوون بە یەک و هاوبەشن لە هەما کاتیشە سیستمێک کە ئێستا لە تورکیا دەسی پێەکە ئەمە ئەگەینێکە نەتەنیا بۆ ملەتی کورد لەو لایشەوە حتا ئینسانی ئازادی خواست و دموکراسی لە تورکی ژیانەکەن کەم ڕەنگی ژن کەمەکاتەوە سیستەمەی لە کۆماری ئیسلامیە هێدیەدی ئەردوغان بەم سیستەمە و بەم یاسا تازانەی کە دەوێت دەریکە هەڵبەتە یاسای سەرۆکایەتیش ئێمە دەزانین هەموو مافەکانی داوەتێ کە یاسەکان بگۆڕە یا پەسەندیان کە بێگەڕانەوە بۆ پەرلەمان پێ دوایە ینی دلیلی چییە کە ئەردوغان دەیەوێت ئەو یاسانی کە لە ئێرانن دژە ئینسانین دژە ژنن بۆ تورکیا بگوازێتەوە. بە نێرینی من وەکو ژنێک چۆن لە هەموو ملەتێکە ژن لە هەموو کۆمەڵگایەکە پێشنگایەتی هەر شتێکە ئەگەر لە هەر شۆڕشێکە ژن بە پێشنگایەتی بکە و شۆڕشە سەرکەوتووە کاتێکە لە ڕۆژاوا شەڕ دەسی پێکرد ئەو ژنانەی کرد لە پێشنگاتیان کرد لە هەموو دنیا ئەمەیان سەلمان کە ژن ئەتوانێت هەم دایک بێت هەم شۆڕشگەر بێت هەم چەکیژی بەدەسەڵ بێت و ئەو یاسای کە ئێستا لە تورکیا دەسی پێکان من فقط ئەمێ ئەو خاڵت بەلکو بە بەرنامەکە ئێوە درێژە نەبێ من نامێت زیاتر پڕمە ئەو بەشەی کە سیاسی ترە بێتەوە بەڵام ئێمە ڕۆژانە بە سیاسی زندگیەکەین. لە ڕژیمی ئێراندا وەکو سیستمێکی ئەحمەدی نژاد هەیە کە حزبێکی وەکو حیزبوڵات دەست پێ کردگە کە ئێستا لە ئێرانژە حتا دژی سیستمی خامنەی زۆر ڕێخستنی دەست پێ کردگە کە ئێستا ئەو هێرشەی کە لە باشوور هەیە لە هەما کاتە لە ڕۆژهەڵاتیش هەیە لێرەدا هاوپەیمانیک لەبین ئێران و تورکیا چونکە ئەو حزبەی کە ئەحمەدی نژاد بە ساڵانە ڕێخستنی بۆی کردگەر لە هەما کاتە لە تورکیژا کردی و ئەو یاسای یانێ ئەوە دیارەکە کە من وەکو خۆم کە لەو وڵاتی ژیانم کردگە ئەچی بەرولای یاساکانی ئێران خەرێکە ژن کەم ڕەنگە کاتەوە لە کۆمەلگا چونکە من خۆم وەکو ئەوەی کە لە بەشی کار و خەباتی هەم ژندا هەبووم هەم لە بەشی هوەردا تورکیا لە هەموو بەشەکاندا هێرشەکان ئەمە ئێستا ناتوانین لە بەحس لەوەیش بکەین کە 8 مانگە دەرباس نەبووە کە تورکیا بە هاوکاری وڵاتی ئەڵمانەوە شتێکی وەکو سازیکی مزوپتامیای فەرمی ئێمە هەبوو کە چونکە کاری چاند و هوەر دەکەن حتا ئەو کێشش لە تورکیادا هەیە نەتەنیا بۆ کورد بۆ خودی ملەتی تورکیش ئەو شتە هەیە ئەمە لێرەدا ئەوە ئەگەینێکە ئەگەر ئەو یاساگەلەکە لە ئێرانە هەیە بە ساڵانە هەم لە ئاستی چاند و هوەر کەوابوو مەبەستە دەوێت تەنها بە داگیرکردنی خاک واز نهێن نا ئەو ئەیەوی ئەو چونکە گەشتۆ بۆ قەناعەتەکە سیستمێک و ئیدۆلۆژیک هەیە فەلسفەیەک هەیە کە کوردی گەیاندە بۆ ئێستاگرت و تواشاکی لە ڕۆژهەڵات خەڵکی هەم فارس بەلوچ ئازەری کورد حتا لە ئەهواز و عەرەبەکانیش بە ڕۆژانە ئەچنە ناو شەقامەکان ئەمە ئەگەینێ بە دەوڵەتانی داگیرکرد خەڵک وریابەتەوە چونکە فەلسفەیەک لە پشت ئەم شۆڕشەوە هەیە هەر کەس هەر ملەتی لەو فەلسفەیە بدەن فەلسفەکەی چییە لە ناو کۆمەڵگادا زیاتر کە بتوانێت کاریگەری هەبێ لە ژنەوە دەست پێکە چون ژن کاریگەری هەیە لە هەموو ملەتەکانە لە هەموو بەشەکانە لە ماڵیشە بۆ پەروەردەی مناڵ لە کاتێککە وەختی ئەو یاساکانی دەست پێکە ژن بۆ کوژێت خب تەبعاً یانە ئەتوانێت لە سەردەمی یاکەپەدا بە سەدان جار تندوتیژی بەرامبەر بە ژنان 700 جار تندوتیژی و دەستدرێژیکردنە سەر منداڵان زیادی کردومە ئاماری خۆیانن ئێمە لە گیرفانی خۆمان دەرنەخستووە ڕاستە بەڵام ببەخش ئەشارێژ بۆ کرد زۆر جوان بۆ چونکە کاتێککە هەدەپە لە باکووری کوردستان دەستی پێکرد بۆ ئەوەڵ جارێکە هەڵبژارتن هەبوو لە هەدەپا ئەوە بوو کە زیاترین پارلەمانی بەدەستکەوت
تورکی ئەمە ترسیە کە بە دوای ئەوە ژن بوون جا ئەمە زۆر جوان بوو یانە 44 ژن لە کۆلەم پارلەمانە ئەوە بوو هەڵبژاردنیان لێرەدا ئەو چی بوو ئەو ترسەی هەبوو چونکە هەر ئەمان ئەو شتێژ لە ئێران هەیە وەکو حزبی جنبشی سەبز هەیە وەکو مەسەڵەن ئەوانەی کە یانەوەی کە ژن بچێتە ناو مەجلس لە عینی حاڵە ئەو ژنە نییە دوو ژنیان هەڵبژار ئەویش بە یاساکانی قوەی قەزاییە و بەفکری ئەو مەڵاگەلەکە بە ساڵانە ڕۆژانە فتووە ئەدەن و مناڵ و ژن لە بین ئەبن لە ئێران مەسلەی ژن سنووردارە بە پێی یاسا و ڕێسای خۆیان نەبێت زۆر باش باشە خات و شەیدا سپاسە دەکەم کاک دەبێم بۆ لای بەڕێزت ئێمە باسمان لە باگراوند کرد وتمان باگراوندی ئەم ڕیشەی ئەم داگیرکاریە بەم شێوازەیە هەندێکیش بە کورتی باست لە ئەنجامەکە کرد بەڵام ئەنجامی بەرفراوانتر لەم داگیرکاریەکی ئایا تەواو هاتن قندیلیان داگیر کرد لە قندیلە وەستێ؟ وڵی پێشەوەی کە وەڵامی ئەوە بدمەوە بەڕاستی ئەوەی من ینی پەیامی چیروان بارزانانی زۆر گرنگە من لەسەر ڕاوستی لەسەر و بە چاوێکی ئەوەتر ینی بە دیوی جیاجیا هەندێک شیڕۆڤە وشتیوا لەسەر بکەم ینی ئەوەی کە ئیسان لە پەیامی نیشیروان دەخوێنێتەوە ئەوەیە کە و هەروەها لە پەیامەکانی بەرپرسانی تری هەرێم ئەوەیە کە ئەو قوناغی کە پێش ڕیفراندۆم یان پەیوەندیەکانی تورکیا و با بڵێن پارتی دیموکراتی کوردستان وەکو دەسەڵاتی باڵای هەرێمی کوردستان و قوناغی دوای ڕیفراندۆم هەندێک ئاڵۆگۆری تێکەوتووە ئەوەی کە پێش ڕیفراندۆم بوو پێش ڕیفراندۆم ئەوە بوو کە تورکیا بەڕاستی لە بواری کللتوری زۆر کاری لەسەر باشووری کوردستان کرد یعنی ئەگەر سەیری میدیاکانی باشووری کوردستان کرد و تایبەتی ئەو کەناڵە تایبەتیانەی کە پەخشی ئەوانەیان دەکرد پەخشی با بڵێن دراما و ئەوە و هەروەها سەرقاڵکردنی خەڵک بە شتی لاوەچی و بێمانە و دوورخستنەوەی لە مەسائلی با بڵێن هی نیشتیمان پەروەری یان ئەو پێوەرانەی ئەو پێوداگانەی و ئەو سیمبۆلانەی کە بەڕاستی زۆر بە پیرۆزی دەزانێ وای لە دەکردی وای لە هات خەڵک قەت ئاگای لە هەواڵ و ئەو گۆڕانکاریانەی کە لەسەر هەرێمەکە دێت ئاگای لێ نەمێنێ ینی بەنسبەت ئەوان سیرکردنی درامایەکی تورکی زۆر گرنگتر بۆ لەوەی کە لە خەبەر سەر سیر بکە ینی ملەتێک کە گەیشتە ئەو ئەری خەڵکانی کە گەیشتە ئەوە وە سەیری خەبەر نەکەن کە بزان چ دەگوزارێت کە پەیوەندی بە ژیان و ئەوەیان هەیە گوزەرانی ژیانیان هەیە ئێدی ئەوە دەبێت دواتر ئەوەیە کە بەڕاستی توانی کە ئابووری باشووری کوردستان بە تەواوی بەخۆیان ببەستێتەوە و هەروەها شتێکی تریش ئەوەیە کە تا پێش ڕیفراندۆم ئەو ئەرکەی کە بە با بڵێن دەسەڵاتانی هەرێم سپاردرا بوو ئەوە بوو کە ئەو بنکە سەربازیانە لە شوێنی خۆی بمێننەوە بیان پارێزن و نەیەڵەن ئەو ناڕازەیانەی کە لە ئارادا بوو و ئەو بڕیارەیان ئەو یاسایی پەرلەمان کە دەبێ هێزەکانی دەرەوە لە هەرێم دەربچن تەبەن ئفلیجی کردەی هێشت جێبەجێ بکرێت قۆناغی دوای ڕیفراندۆم ئەوەیە کە ئێستا ڕۆڵێکی تر بە با بڵێن پارتی دیموکراتی کوردستان سپرێت دراوە ئەوەیە کە وەکو هێزێکی نەرم هێزێکی نەرمی شەڕ بەکاردەهێنرێ ئەو هێزی نەرم بریتە لە چێت بریتێ لەوەی کە یەک خەڵکەکە ئامادە بکە یعنی پاساو بهێنێتەوە بۆ ئەو داگیرکاریە کە ئێدی وەکو شتێکی ڕەوا پێشان بدە و ئەگەر ئینسان سیر بکە هەر لە سەرتاوە نکۆڵیان لێ کرد دوایی کەزانیان ئێدی لە دیمەنەکان بەڵاو بوونەوە قایمی قەزای سۆران ئەوانە ئێدی لێدوانیاندا هەندێک لە بەرپرسان گوتیان خەڵکەکە هەر خەڵکی گوندەکان ئەو شتانیان داوا کردەوە کە بێنەوێندرێ دەردەکەوێت کە ئێدی زمینە خۆشکردنێکە بۆ نۆرمالکردنی بۆ نۆرمالکردنیان ئاساییکردنی وەزعەکە و هەروەها
سیر دەکەین کە نایەڵن ئەو قەلغانی زیندی و ئەو خەڵکانەی کە دانەوێت ناڕازە دەربن بگەینە شوێنی مەبەستی خۆیان یان هەوڵ دەدرێ ئەگەر هەر نەبوو لە شوێنێکە قەتیس بمێنێتەوە و پەیوەندی لەگەڵ دنیای دەرەوە یان با بڵێن فراوانبوونی مەسەرەکە نەکرێت مەترسی لێرە چییە؟ مەترسی ئەوەیە کە ئەگەر من لێدوانێکی ئەردۆغانم بەبیری بێنەران بێنمەوە ئەوەیە کە دەڵێ ئێمە دیواری ڕۆژئاوای با بڵێن بینی خۆمان و سووریا تەواو کردووە 700 کیلومترمان داناوە تەنیا ئەو 200 کیلومترەیە کە هێزەکانی ئەوانیان لێ ئاتوچوو دەکەن و دیواری ڕۆژهەڵاتیشمان ینی لەگەڵ ئێرانیش تەواو کردووە. شوێن دەریماوە دیواری باکوور و باشوور ماوە ینی لە بینی عێراق و با بڵێن تورکیا. ئەو منطقە جغرافیە منطقەیەکی زۆر سەخت و ئەوراز و نشیوی زۆرتدا ینی بەرزایی و قۆڵای زۆرتدا هەوڵیدا کە بەهێزی ئاسکەری داگیر بکە تەمەەن ئەوە بوو ئەوەی کە لە ئۆرەمارمان بینی لە زابمان بینی پێی نەکرا. ئێستا بە بچوونی من دەیەوێت ئەو دیوارە بێنتە پێشەوەتر بێنێتە خاکێک لە ناو باشووری کوردستانەوە بەڵام دیوارەکە ئەو دیوارە کۆنکریتە نییە ئەوەی کە لەسەر ئەوەی ئەوکردوە بە بچوونی من هەوڵ دەدا ئەگەر ئەوە شاوڵێکی زۆر مەترسیدارە ئەگەر سیستەمی جاشاتی و بکرێتەوە لە منطقەکە ینی لەوانەیە کارەسەتێکی گەورە لێ دروست بێ بۆ نمونەت یانیار بۆ بەرچاوڕوونی بەڕێست و بینەرانیش دەوترێت تورکیا هەوڵێکی زۆر دەدا لەو ناوچانەی کە هاتووەتە ناوی ناسنامەی تورکی بدات بە خەڵکەکە ئەوە بەشێکە لەو پلانەی کە بەڕێز دامانجێ ئەماژێ پێدەدێ و کە خۆناغی یەکەم بەڵێ ئەیدی ئەگەر هاتوو ئەو شتە ڕوو بدا کەواتە زۆر شتێکی ناشرین ئەنی زۆر شتێکی مەترسیدارە کەواتە دەیەوێ چی ینی تەگەرە بێختە بەردەمی چی ینی با بڵێن چی لێ بکە ئەوەیە کە هێزێکی توکمەی سەرسەختی کە تورکیای بەچووکدایەنا کە ناچاری کرد پەنا بۆ کڕینی هەمنوێترین یان پێشکەوتترین ئەوە ببات چەک و تەکنۆلۆژیای سەردەم بەڵام دیسانیش کە لە ئاسمانەوە هەمیشە کنترۆلی مەتەقەکە دەکات و هەروەها بە سەتەلایت لە ئاسمانەوە کە هەڵی داوە بۆ ئاسمان کە دەتوانێت زۆر بەدقت ئەو منتەقانە کنترۆل بکە و لەگەڵ وەرگرتنی هەواڵگیری یان هەواڵی دەستگا استیخباراتەکانی جیهان نەیتوانیوە سەر بکەوێ کەواتە دەیەوێت هەنگاویشتر بنێ ئەوەیە کە دیوارێک لە سەنگەر دروستکە دیوارێک لە بنکەی سەربازی و ئەگەر خەڵکی هەرێمەکە کە هیوادارم شتیوان نەبێ یارمەتیان بدەن ئەو وەختەی ئەوە دایانەوێ ڕێگری لە هاتوچووی نێوان قەندیل و باکووری کوردستان بکرێ ینی لەوێن درێوە ئێدی هەوڵ بدەن یان ئاستەنگ بکرێ هاتوچووەکان ڕێگری لێ بکرێ تەمان ئێمە دەزانین لە شەری گریلاتی ڕێگا ینی هاتوچوو ناگیرێت زۆر سەختە دەوڵەتێکی وەکو ئەمریکا ناتوانێت سنووری خۆی و مەکسیک ئەو بکە بەڵام مەبەستەکە ئەوەیە کە لەوێن درێ ئەگەر هاتوو ئێرانیش بێتە پاڵ کە ئەوەش ئەو شاندی نەهێنی کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا سەردانی ئێرانی کرد و دەڵێ ئێمە ئەو سزایانەی ئێران لەسەر ئێران سزاکانی ئەمریکا لەسەر ئێران ئەوە ناکەین پشگیری لێ ناکەین لەوانەیە پەیامێک بێ بۆ ئێران پێڕابگەینێ ئەگەری هاوکاریم دەکەی لە منتەقەی حاج و ئۆمەران و چوومان تا ئەو دیوی چیای هەلگورد منیش وا دەکەم کە سزاکان بەسرت ئەوها کاریگەری نەبێت ئەگەر ئێران بێتە پاڵ ئەوە کەواتە ئەو دیوارەی کە من باسی لەوە دەکەم نەک دیوارێکی مادی بەڵام دیوارێکە هێزە ئاسکەریەکان هێز چێکداریەکان لەوێن درێ ئەلبەتە باسی و دیوارە دەکەی لەو حاڵەتەدا گەرێران بێتە ناوهاو کێشەکەەوە ئەو کاتە پێ وایە دەوڵەتانی ڕۆژەڵات بەبوورە ڕۆژاوە وەکو ئەمریکا وەکو ئەوروپا ئەمە لە ئین قبولکەن ئەزانی شۆنە ینی ئێستا بڕیارێکی دەبێتە بڕیارێکی ینی بە شێوەیەک لە شێوەکان ئەنجومەنی یاساییش بۆ حکومەی کە بەشێک لە ئەنجومەن یاساییش لە دەستی ئەمریکادا دەتوانێت ینی ببرێتە ئەنجومەن یاساییش لەوێ بگرێتە یاسایی سزاکانی سەرێرە بڵێ یعنی ئەوەی کە ئێمە دەبێت باسی پەیوەندی ئێران و تورکیا بکەن ئایا چەندە ئێران دەکەوێتە ژێرباری تورکیاوە تورکیا دەتوانێت چەندە یارمەتی ئەمریکا بدە یارمەتی ئێران بدە ئەوە بابەتێکی لەوانەیە زەحمەت بێسەرەوە بردن بەڵام پلانی تورکیا چونکە پێش ئێستاوای لێکرد بوو کە چۆن پلانی تورکیا ئەوە بوو کە پارتی یەکێتی بێنتە پاڵ پارتی بۆەوەی هەیە هەردوو لایەنی
ئەوە هی قندیل ڕێگە سەرشەکان بگیرێ بە تایبەتی لە دیوی باشوورەوە هەر ئەوە بوو کە نیان هێشت فڕۆکەکانی تورکیا یان هێڵی ئاسمانی لە نێوان تورکیا و سلێمانی کە تا ئێستش بەردەوامە نەبێت باشە بەڵام تا ئێستا یەکێتی نهاتوە ژێرباری ئەوە و بەپێی ئەوانەی کە ئەو لێدوانانەی ئەو ڕاگەاندنەی کە دەوڵەتی ئێران ڕادەگەیەنێت تا ئێستا ئێرانیش نەچێتە ژێرباری ئەوە لێرە ئێدی چ دەمێنێتەوە ئەوەی کە بەڕاستی خەڵکی نیشتیمان پەروەر و ئەوانە دەبێت هەوڵێکی چرتر بدەن لەوەی کە ئێستا هەیە لەبەرەوەی پلانەکە زۆر گەورەترە ئەگەر هاتوو هێزێکی وەکو پەکەکە گریلاکانی کورد کە تا ئێستا ئەو خاکەیان پاراستووە بێت و لە شوێنێکە با بڵین دەوروبەری گەمارۆ بدرێ باشە یان هاتوچووی لەگەڵ باکووری کوردستان لەگەڵ شوێنەکانی تری کوردستان تەنگەتاو بکرێ کەواتە ئەوەیە کە باشووری کوردستان بە تەواوی دەکەوێتە ژێر باری دەچێتە داگیرکاریەوە ینی مەسەلەکە ئەوە نییە کە تەنیا دەبینی چەند شوێنێکی گرتووە ئەو شوێنانە تا دێ بەرفراوانتر دەبێت ئەوانە دەکاتە پێگەیەک بۆ پەلهاویشتنی زیاتر باش کاک لێر بێمەلای خاتوو ئیمان یارسانی خات و ئیمان کاکدەر ئاماژەی بە شتێکی گرنگدا لە ڕووی ڕاگەاندنەوە تەلەڤیزیۆنەکانەوە لە باشوور بەشێکی زۆری داگیرکاریەکە ئەوەی کە تورکیا دەیکرد لە ماوەی ڕابردوودا لە ڕێگەی وەکو کاکدێر ئاماژە پێدا تەلەڤیزیۆن مەسلەی سریالەکان بوو و سریالە تەلەڤیزیۆنانەی پێشکەش دەکران هونەر و مۆزیک بوو ئێوە وەکو ژن تیڤی وەکو بەڕێزی شت خەباتکارێکی لەوێ پێ دوایە چۆن دەکرێت ڕۆڵی میدیا یا تەلەڤیزیۆن یا ژن تیڤی بخرێتە خزمەتی ئەوەی کە بەرەنگاربوونەوەی داگیرکاری تورکیا یاخود نەگەر تورکیا هەموو داگیرکەرانی دیکە کە دەست بە کورد کار دەکەن. بەڵێ جێگای ئاماژە لێرە دەبێت بەڕێی شخصی من دەبێت کاناڵەکانی تیڤیەکان هەموو پێکەوە دەبێت لایەن و لەبارەی ئەوەی کە کرد لەلایەنی حزبێک و یاخود لایەنێکەوە قسە نەکەن. دەبێت سەیری بارودۆخی ناوچەکە بکەن کە داگیرکەران کاتێک دێن و هێرش دەکەنە سەر باشوور بێت یاخۆ ڕۆژئاوا بێت فەرقی نییە کوردستان دەبێت کاناڵەکان بەڕاستی ئەو پەیامە بگوازنەوە. بەڵام بەداخەوە لە باشووری کوردستان ئەو داگیرکاریە کە دەکرێتە سەر باشووری کوردستان یاخود ڕۆژئاوای کوردستان بەداخەوە هەواڵەکان بە جوانی ناگەێڕنەوە. کاری چییە بۆچی بە جوانی ناگات ینی بۆ کەم و کورتەکە لەکوێدایە؟ کەم و کورتەکە لەوەیە کە کاناڵەکان ئەو کاناڵانی کە لە باشووری کوردستانن سەر بە حزبەکانن دەبێت ڕۆژنامە نووس سەر بە هیچ لایەنێک نەبێت. ئەبێت ڕۆژنامەنووس قسەی خەڵکە ئازاری خەڵک بگوازێتەوە بۆ دەرەوە نە ئەوەیە کە لایەنگری حزبێک بێت. لێرە جێگەی ئاماژەیە ئەوە بە ئەوە بکەم کە کاتێکە شەروانان دەچنە گریلا دەچێتە شەنگاڵ کە یە بۆ یارمەتیدەری ژنان لەوێ کەچی بەداخەوە لە باشووری کوردستان حزبەکان دەڵێن دەبێت شەروانان لەوێ بێنە دەرەوە کەچی ئێستا حکوومەتی داگیرکەری تورکیا هاتوتە باشووری کوردستان کەچی هەموو حزبەکان بێدەنگن. کاتی ئەو هەواڵە کە دەبیستن هەموو کەناڵەکان ئەو هەواڵە بەڵاو دەکەنەوە هەموو ئەو کەناڵانە لە بەرژەوەندی خۆیان و حزبەکەی خۆیان ئەو دەڵێت یەکێتی بوو ئەو دەڵێت پارتی بوو ئەو دەڵێت نازانچی و چی بوو. بەڵام ئێستا کاتی کە داگیرکەری تورکیا هاتوت کە وڵاتێکی ئێمە داگیر دەکات باشووری کوردستان داگیر دەکات بۆچی کەناڵەکان هەموو بێدەنگن بۆچی لایەنە سیاسیەکانی کورد هەموو بێدەنگن لەبەر چی؟ ینی هۆکارەکەی پێ دوایە بۆ بەرژەوەندی حزبی شخصی کەسی دەگەڕێتەوە کە بەرامبەر بە هەر یەکە و پشکی خۆی لەو داگیرکاریە بەردەکەوێت بۆی بێدەنگە بن. بەڵێ بە ڕای من هەموو کەسێک چۆن بۆ ئەوەی کە بڵێن بە کورت و مختصرەکەی بڵێن هەر کەسێک هەز ناکات کە لای تورکیەوە خۆی بکاتە دوشمنی تورکیا. بەڵام بۆچی کاتێک کە شەروانان دەچن تورکیا نایشارێتەوە لە هەموو شوێنێک دەڵێ ئێمە دوژمنی ئامانج ڕێباز بەرنامە هیوا و ئاواتەکانی گەلی کوردین وەکو مامۆستا دلێری ژامەژەی پێدا وتی لە هەر شوێنێک ستاتۆیەکی کورد پێگەیەکی کوردە بێ ئەو لێ دەدا نایشارێتەوە ئێمە بۆچی
لە هەر چوار پارچەی کوردستان دەبێت کنگرەیەکی نەتەوەی دابنرێت دەبێت هەموو پێکەوە قسە بکەن دەبێت ڕۆژنامەنووسان هەڵوێستیان هەبێت لە بەرامبەر ئەو داگیرکەرە هەتاکو کەی لە باشووری کوردستان جێگای دڵخۆشی بوو کە ئێمە هەرێمێکمان هەیە بە ناوی هەرێمی باشووری کوردستان کە ئازادە بەڵام کەچی بەداخە لەوێ ژنان دەکوژرێن لەوێ بێڕێزی بە منداڵان دەکرێت لەوێ دەست درێژە دەکرێتە سەر منداڵان یعنی کەوابوو ئەو هەرێمەی کە جێی هیوای هەمومان بوو ئێستا بەلکێشکەری داگیرکەرە بکوژی ژنان و منداڵانە پێشێلکەری مافی کوردی خۆمانە لە باشووری کوردستان بەڵێ جێگای ئاماژەیە بەوەیشە بکەم کە کاتێکە ڕفراندۆم لە باشووری کوردستان دەستی پرد ئەوەڵین وڵاتێک کە دژی ئەوە بۆ ئەردوغان بوو وتی دەبێت هیچ کاتێک کورد ڕفراندۆم نکات لە باشووری کوردستان گاڵتەیشی پێکرد بەڵێ دەستگەڕاگەاندەکانی تورکیا و دەردەکەوت گاڵتەی بە بەڕێز مەسعود بارزانی و مەسەلەی ڕفراندۆم و چارەنووسی گەلی کوردەکە ڕاستە ئێستا دەبێت خەڵکی باشووری کوردستان دەبێت بێدەنگ نەبن لە بەرامبەر ئەو داگیرکەرانی کە لەسەرمان چ لە لایانی حزبەکانی باشووری کوردستانەوە چ لەلایەن داگیرکەرانی کوردستانەوە ئێمە دەبێت کورد خۆمان هەڵوێستمان هەبێت ئێمە دەبێت چاو لە وڵاتانی دەرەوە نەکەین بینیمان کاتێک کە کەرکووکیان فرۆشت هیچ وڵاتێک پشتیوانی ئێمە نەبوو کەوابوو پشتیوانە بێ خۆمان پشت بە خۆمان بەسی دەبێت ئێمە وەکو کورد خۆمان پشتیوانی یەکتر بین هەمومان هەر چوار پارچەی کوردستان دەست لە یەک دەستدا بدەین هەمومان بۆ سربەخۆی کوردستان بۆ ئازادی ژن تێبکوشین بۆ ئازادی منداڵان تێبکوشین بۆ ئەوەی کە تێبکوژن کە ڕۆژێک کوردستانیش ببێت بە وڵاتێک ئێمەش شانازی بە وڵاتی خۆمانەوە باشە سپاسە دەکەم باشە من هەر ئەو گفتوگۆی بەڕێزت لەگەڵ کە کوردستان ئەحمەد دەکەم بە پرسیارێک کا کوردستان پێ وایە شەقام لە باشووری کوردستان بەرامبەر بەم داگیرکاریە بێدەنگ بووە ئەگەر بێدەنگ نەبووە چی کراوە پێشت وایە چینی ڕۆشنبیر یان نوخبە لە باشوور بەرامبەر بە داگیرکاری لە چه ئاستێکدا هەڵوێستیان گرتووە هەندرێن شەقامی باشووری کوردستان دابش بۆ بەسەر دوو بەرابەرەیە کە بە تەواوەتی ناڕازیە ئەوەنە وەزئی ناوخۆی باشووری کوردستان خراپە ئەوەندە بارودۆخی گوزەرانی ڕۆژانی ژیانی خەڵک خراپە بیری بەلاییچەوە نییە لە باشوور ئاو نییە لە باشوور کارەبا نییە لە باشوور ژیانی سەرەتایی خەڵک نەماوە زۆر خراپ بووە لە ڕاستیا لە باشوورە لە ماوەی 3 مانگان نزیکەی زیاتر لە 100 کەس کوژراون ئەمە گەورەتر کوژراون و هەروەها یا خۆیان کوشتوی خۆت بە ڕووداوی هاتوچۆ یاخود بە شێوەیەک لە شێوەکان دەستدرێژیان کراوەتە سەر و کوژراون باشووری کوردستان شەقامەکەی لەبەرەوەی دابەشەوە بەسەر سێ بەرەیە بەرەیەک ئاگای لە دنیای دەرەوە هەروەها ئاگای لە کۆمەڵگاکەی خۆی هەروەها ئاگای لە میلەتەکەی خۆی نەماوە سەرقاڵی سۆشیال میدیا و کۆمەڵێک کاری دوور لە کۆمەلگای تەندروستە کۆمەڵ بەشێکی تریشی کۆمەلگایەکی ئاڕاستە کراوە کە بە ئاراستی حیزبێک یاخود لایەنێکی سیاسی ئیشەکاوەکو پێشتری قسەمان لەسەر کرد ئەو حیزبانێکە لە باشووری کوردستانان زۆربیان ئەجەندای دەرەوە جێبەجێ دەکەن بۆیە لایەنگرانیان لایەنگرانێکی زۆریان هەیە لە شەقامەکانی باشووری کوردستانە ئەم لایەنگرانیان نایەنە سەرجادەکان ڕاستیەکانە بینن ئەزانن تورکیا هاتۆتە ناو سنووری هەرێمی کوردستانەوە ئەزانن تورکیا بارەگای سەربازی دروست کردووە ئازانن کە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان لەسەر سنوورەکان فشاری لەسەر کورد دروست کردووە ئەزانن لە ڕۆژاوای کوردستان کە ئەفرین و هەروەها من بجووەروە ناوچەکانی تر خەریکە وردە لە ژێردەستی کووردا بەداخەوە کە نامێنێت و تورکیا کۆنتڕۆڵی ئەکات ئەمان نازانن بەڵام بێدەنگن بەشێکی تریش لە شەقامی کوردی بە حکمی ئەوەی کە نایەوێت هیچ بارگەیەکی بێ لەبەرەوەی بە ئیرادە کراوە لەبەرەوەی تەسلیم کراوە بە کۆمەڵێک بارگەی خراپ لە باشووری کوردستانە بۆ نمونەگەر کەسێک بێوێت لە ڕێگەی میدیایەکە قسە بکات لەسەر پرسێکی لە شێوەیە دووری بۆ مەچۆکە لە ڕایەن هێزێک لە هێزەکانەوە فشارێکی توندی بخرێتە سەر بگیرێت لێ بدرێت ئەشکەنجە بدرێت بۆی شەقامی باشوور شەقامێکە مردووە شەقامێکە پێویستی بۆیە زین و بکرێتەوە پێویستی بۆیە میدیایەکە بێکاری لەسەر بکاکە زیینوی بکاتەوە ئیرادە بۆ خەڵکی باشووری کوردستان بکاتەوە خەڵکی باشووری کوردستان لەبەرەوەی ئەوەندە برسی و ماندوو هیلاکە بەدەست سیاسەتی غەڵەتی یەکێتی و پارتی و پارتەکانی ترەوە بەڕاستی ئاگای لە چواردەوری خۆی نەماوە خەڵک لە باشووری کوردستان ئێستا زۆری لاکترە لەوەی کە من و تۆ ئێستا لە میدیایەک دانیشتین و باسیەکەین و سەریانەکەین من لە ناو شەقامەکانی سلێمانی هەولێرە ئەزانم خەڵک چی ئەوێت و چی لێ هاتووە بۆیە خەڵک لە باشووری کوردستان پێویستی بەوەیە کە بەڕاستی وەشیار بکرێتەوە مەش ئەرکی هەموو کوردە بە تایبەتی میدیا ڕۆڵێکی باش ببینێ لەم پرسەدا سبەی من تۆ هەمومان لەسەر میدیایەک داوا بکەین با بچینە سەرجادە
خۆپیشاندان دژی داگیرکەری تورکیا بکەین لەوانەیە هێزێک لە هێزەکانی هەرێمی کوردستان دژی ئەمە بوەستێتەوە ڕێگە نەدرێت ئەم خۆپیشاندانە بێتەنە خۆپیشاندان و سەرجادە بەڕێی من گرنگە. پێ دوایە میدیا بەو ڕۆڵە توانێ هەستێ یا هەستا و یاخود تا ئێستا و ڕۆڵەی نەبینیوە کە تاکی کورد و شیار بکاتەوە بێنێتە سەر شەقام. هەندرێن من پێشتر ژوتم کە لە باشووری کوردستان لەبەرەوەی میدیا بەشێکە لە حیزب میدیای سەر بە خۆمان بەداخەوە کەمە چەند کەناڵێک چەند ناوەندێکی خەبەر نەبێت لە جیانە لە باشووری کوردستان هەمانە کە کارەکەن لەسەر خەڵک ئەوەندە مەشاکیلی ناوخۆی هەیە بەڕاستی پێم وایە میدیاکان بەشێکی مەجال فریا ناکەون لەو بارەیە کار بکەنە بەروی توانای تەکنیکی هەروە توانای مادیان لاوازە. با من نمونەیەکت بۆ باس بکەم لە ماوەی 3 مانگی ڕابردووە زیاتر لە 100 کەس لە باشووری کوردستان لە هەولێر و سلێمانی و کەرکووک کوژراون یان بە چەقۆ کوژراون یان کەوتونەتە بەحرەوە خنکاون یاخۆ لە ڕێگە بانەکانە ڕێگەی کۆی و سلێمانی گیانە لەدەستداوە. میدیا لە باشووری کوردستان 3 بەشە. میدیایەکی زەردمان هەیە کە ئیش لەسەر زەقکردنەوەی کۆمەڵی پرسی ناجۆر ئەکات کە بۆ ئەوەیە ڕووێکی یاخود ماسکێکی جوان بە بە شتێکی ناشرین. بۆ نمونە سمپڵێکی وەکەوەی نێچیروان بەرزانی کە سەردانی تورکیاکە ڕاستەمە هەنێ ئاڕاستی ئابووری گرنگی هەیە بۆ باشووری کوردستان بەڵام ئەوەندە بە مقدەسی باسیەکە پێ وایە ئەمە سەردانی بەرزترین باڵای کرد بەرزترین ئاستی کردو لە جیهانە کە ئەتوانێت تەواو باشووری کوردستان بکات بە شامی شەریف. بەشێکی تریش لە میدیار ئاگای لێنیەوەندە سەرقاڵی شەڕی باشووری کوردستان شەڕی ناوخۆی ئەوەنە شەڕی ناشرینکردنی یەکتر و ململانەی سیاسیە لە باشووری کوردستان ئاگای لەو کێشمە سیاسیانە نییە کە لە چوار دەورە دژی کورد بەڕێوەچێ. بەشێکی تریش لە میدیانە ئیشیان کردووە بەڵام ئیشەکەیان ئەوەندە نییە. من بە بڕای من لە باشووری کوردستانە لە ئێستاە هەموو بوارەکان لە داڕوخانان لە پەروەردەوە هەتا ئاگاتە میدیا پەروەردێکی وێرانمان هەیە کە کۆمەڵگای لەسەر پەروەردەکرێت زۆر بە خراپی لە سەکتەری پەروەردەی حکوومەتیە کە پەروەزارتی پەروەردە سەرپەرشتیەکات خوێندی باڵا ئەوانە. بەشێکی تریشی کۆمەڵگاکەت کەلتور و ئاین کۆمەڵگاکەی تۆی پەروەردە کردووە کە بەڕاستی شەرعیەتەدا بەوەی کە لەسەر سنوورەکان بەڕێوەچێت. ئەزانی تا ئێستا هەزاران کەسەیە لە باشووری کوردستان کە قەنعاتی بەوە نییە کە هێزێکێ لە ڕۆژاوای کوردستان خەباتەکە بۆ ئازادی گەلان لە ڕۆژاوای کوردستان لە سووریا لە باکووری کوردستان لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان کار بۆ مەگە. ئەزانی زۆر کەس ڕەوایە دەدا بەو دەسەڵات و داگیرکەری و خراپەکاریانەی کە ئەردۆغان ئەیکات لە تورکیا لە سووریا لە سنوورەکانی هەرێمی کوردستان. ئەزانی بەشێکیشی پەیوەندی بەوە هەیە کە ئەم حیزبانێکە لە باشووری کوردستانە کارەکەن ئەوەندە خراپەکاریان کردو ناشرین ئەوەندە ڕووی خۆیان ناشرین کردو ئەوەندە یەکتریان لە ناو بردووە یەکتریان ناشرین کردو لە چارچەوەی شەڕی تایبەتە خەڵک وای لێ هاتووە پەنا بۆ شتێکی تر بێت کە بەدیلێکی باشتر بێت لەمان جاری وایە دەسەبەن بۆ پارچە پەڕۆیە کە ئەوان ناپارێزێت بەڵام ناچارن دەستی ببن لەبەرەوەی دەسەڵاتە ناوخۆیەکە زۆر ستەمکارە زۆر لە ناوبەرە ینی با من هەنیشتی ناوخۆی سلێمانی پێڵێن بن من هەرێمی کوردستانت پێ بڵێم بڕواکەی خەڵک 4 مانگە موچێ وەرنەکردووە خەڵک لە پلەی گەرما 48 ئامێری فێنەکەرەوەی نییە کارەبای نییە یاخود هیچ هۆکارێکی نیە بۆی ژیانێکی سەرتایی بەسەرە بێ بە حکمی ئەم دەسەڵاتە سیاسی کە لە باشووری کوردستانە هەیە کە بە خراپی مامەڵە لەگەڵ خەڵکی خۆیاکە کە پێی وایە مامەڵە لەگەڵ تیرۆراکە کە پێی وایە مامەڵە لەگەڵ خراپەکاریاکە بنمونە لەم کۆتایە لە پەرلەمانی کوردستانە یاسای تیرۆر پەسەند کرا چۆ باری جێبەجێکردنەوە بەڕاستی ئەم یاسای 1000 ڕقنی لەگیرەوە لەبەرەوەی ئەوەندە کار لەسەر خراپکردنی خەڵکی باشووری کوردستانەکە ئەوەندە کار لەسەر بەرتەسکردنەوەی ئازادی تاکە کەسێکە لە باشووری کوردستانەوە کار لەسەر مەپرسی تیرۆر ناکە. من دڵنیام هەر کەسێک لە باشووری کوردستانە ئامادەیە بچووکترین خراپەکاری لە باشوورا بێت ڕێگە نەدات و قبوڵی نەکات بەڵام ئەم هێزانێکە لە باشووری کوردستانن نەیانتوانیوە وەسعێک بڕەخسێنن کە خەڵک بتوانێت ڕوبەڕووی ئەم شتانە بێتەوە سبەینێرە سەرای سلێمانی یاخود لە بەردەم قەڵا لە هەولێرە گرتبوونەوەیەک بکرێت دڵنیاتانەکەمەوە سەرکوتەکرێن خەڵک لێ درێ زیندانی ئەکورێ ئەکوژرێت نمونەشمان بەچاومان هەیە. بەشێکی تریش بەڕاستی خەڵکی باشووری کوردستان ئەمە گلێکی گەورەیە ئەمە گلێکی گەورە بەڵێ سپاس دەکەم دێمەوە خزمەتی بەڕێزت بمێنەرەوە لەگەڵمانە کاک بێزات خەڵک
برسی کراوە خەڵک موچەی نادرێتە خەڵک کارەبای نییە خەڵک ئاوی نییە خزمەت گوزاری نییە بەم گەرمای هاوینە لە دۆخێکی خراپدا ژیان بەسەر دەبا دەسەڵاتداریتیەکی خراپیشمانەیە پێدوانی هەموو ئەمانە بە سیاسەتی داگیرکەران دەکرێت بۆ ئەوەی کە لە حاڵەتێکی ئاوادا کە ئێران دێ لەسەر سنوورەکانەوە و بنکە سەربازیە دروست دەکا و سنووریش دەبەزێنێ لە زۆر شوێناتۆتە پێشەوە لە خاکی هەرێم سەربازگەی دروست کردووە یا قەڵای سەربازی دروست کردووە لە تورکیا ئێستا تۆ بەشێکی زۆر وەکو خۆیان دەڵێن بە قوڵایی 30 مەتر و بە درێژایی 10 کیلۆمەتر داگیریان کردو بە ڕۆژێکی وایان بۆ تا خەڵکەکەیان گیرۆدەی 1001 گرفت کردووە ئەمە هەر سیاسەتی ئەوان نەبووە خەڵکی بەم ڕۆژە گەیاندووە بێگومان بڵێن لە کاتی هەر دروستبوونی دەسەڵاتی باشووری کوردستان ئەگەر لە ساڵی 92 ینی انحرافی یان لادانی لەسەر مەسەلەتەوەی و بەرژێوەی ملت هەر لەو کاتەوە دەستی بکرد خەڵکی کوردستان هەموو ئەزانێ لە ماوەی 8 ساڵە شەڕی براکوژی دروست بوو دوای ئەوە مثان دوای ڕوخانی مثان ڕژێمی سەدام و دیسانەوە هەردوو هێزە سیاسەکان لە باشووری کوردستانە کە دەسەڵات بوون کوردستانیان دابش کردیانی مثان بە پلەپایە و کورسی مثان نردنی دانی سەرۆکی کۆمەڵ بۆ یەکێتی و سەرۆکی هەرێم بوو بۆ پارتی و ئیتر تەسلیمکردنی ئیرادە و سامانی نەتەوەیی بە نوخبەیەکی هەڵبژێردراوی مەسلحەتی خۆیان ئەوەی کە دۆمیشەنانی کاردانەوەی دیسانەوە مثان کە خەڵک بێدەنگە و نایەتە سەرجادە و ئەو ئیرادە و ئەو لە دەستی داوە دیارە ئەو تاسیرات و کاردانەوەی زۆرێ لە شتەکان ینی ڕاستی ینی بێهودەیی و بێ موراڵی ئەو هێزانەی کە دەسەڵات بوون زایدان تأسیری یان کاردانەوەی میدیاکانیان زایدان مثلا بەکارهێنانی یان بەخشکردنی ئەو کە مامۆستادەر باشەکە ئەو سریالانەی خەڵکە لەلایەکی تریشەوە کە ئەو نوخبانەی کە دروست بوون نوخبەی مثلا تێگەیشتن و بە تایبەتی ئەو جیلەی کە من بیرمێ یەکەم زانکۆی غەیری زانکۆی حکومی زانکۆی عشق دروست کرا ینی تورکی بوو عشق و جیهان ئەوانە ئەمانە هەمووی ئەو زمینە خۆشت کە بتوانرێ خوێندنگەکانی فەتحوڵڵا گولەن و گولەنیەکان بەڵێ هەتا تۆ ئەچی مثلا لە مەسەلە سقافیەکانە ینی ڕۆشنبیرەکانە ئەبینی زیاتر ڕەنگە ئەگەر وا بەڕێوە بچێ ئەگەر هەتا ئەو لەشکێکی و داگیرکردنی دەوڵەتی تورکیش نەبوو بێ زمانی کوردی دەبووە زمانی زمانی تورکیە و بە زمانی دۆمی بڵێن ئەو شارانەی کە زیاتر لە لای مثلا دەڤەری زەردا هەیە لە مەسەلەی بیناوە لە مەسەلەی سیستەمی هاتوچۆ لە سیستەمەکانەترا زیاتر ڕۆشنبیری ئەوە کە لێرە فقدانی چی ینی ونکردنی ئاسایشی نەتەوەیی ینی پاراستنی ئاسانە یەکە لە ستونە هەرە گرنگەکانی دەسەڵاتێکی وەکو کورد کە هێشتا لە ماوەی ڕزگاری نیشتیمانی و نەتەوەیدایە گەچی ئەوانە هەمووی تەسلیم بوو بە خراپ ئەداکردنی ینی خراپ بەکارهێنانی ئەو دەسەڵاتانێک کە پێشتر باسی کرد ئەو دەسەڵاتان لە ناو بنەماڵەیە لە ناو کەسایەتی ئەو حزبانە خۆیان بە حزب دارن تەسلیم بوون دروست بوو من ئەمە یەک شت ئیشارەت پێ بدەم ینی لە دەرەوەی پرسیارەکەت بەڵێ ئەوانە بۆ نمونە لە مەسەلەی ئەردوگان بۆچی واکە ینی بڵێن ئاک پارتی تقریبا زیاترین حکمی تورکیا وەکو ماوە ینی ئەوە لە دەسە بۆچی ئیدامە ئەدە و ڕەنگە ترسی ئەوە هەیە ئەو دەسەڵات و بڵێن چی بڵێن ینی دەسەڵاتی کە ئێستا دروست بووە درێژە بکێژە تا 5-6 ساڵی تریش ئەنی دیارە قازە ینی بڵێن سوودوەرگرتنە لەو ئاتمۆسفەرەی ڕۆژهەڵاتی ناوەڕە بە تایبەتی دنیای عەرەبی ئیسلامی ئەنی بۆ نمونە ینی بۆ نمونە کە کاتی خۆی داعش تاکو مۆسڵ هات ئەو کۆریدۆرەی بە ڕێگەی پارتیەوە دروست کرد و لەو مەنتەقەیە کۆریدۆرێک بوو ڕێگە ئەویان زۆر عمقتر بوو بۆ کوردستانە ئەنی بۆ کوردستانەوەی کە ئەو 30 کیلۆمەتری هاتووە ئەوە لەوەیە تقریبا 100 کیلۆمەترەکە لە زاخۆدەی تاکۆیەکیتە باشق و بارزان تقریبا 100 کیلۆمەتر هاتوو ناو عمقی کوردستان ناوی کوردستانە بۆچی ئەو کاتە ڕێگە لەو کاتیشە تقریبا هەمان ینی کاریگەری سلبیان هەیە لەسەر ئەوەی کوردستان بەڵام ئێستا
ئەو شەڕە دۆڕانەی کە ئەردوگان ئەیکە دوای ڕۆ دۆڕاندنی جادەی عەرەبی بە تایبەتی لە سووریا بە تایبەتی لە مەسر بە تایبەتی لە تونوس ئەوان دەستی پێ ناوبەریشان لەگەڵ سعودیە و ئیمارات و کۆیتوانش خۆش نییە بەڵێ ینی خۆی کەوتۆتە ناو لەسەر کێشەی قەتەر بۆ قەتەر بەڵێ ناو ناکۆکیەکی زۆر لە ئەردوگان خودی ئەردوگان حزبەکەی گەورەتر چکە ئەو شەڕی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕا بەڕاستی بە تایبەتی لە عێراق و سووریا و ئەو منتەقەی شیمالی دوورگەی عەرەبی هەیە شەڕێکی تاریخی 1400 ساڵەیە ئەنێ بۆ نمونە ئەنی بەدەستگرتنی خۆ بە ئاغازانینی تورکیا و ئەردوگان بە عەقلیەتی عوسمانیەت و بڵێن سێگۆشەی سونی و مثلا قووەتی سنی ئێران بەشی ئەتا ئەوە 1400 ساڵ خەڵکی ئەو ناوچەیە پێی ئەسووتێ ئەنی پێی ئەسووتێ لە بواری هەتە لە بوارەکانی مثلا ئابووری و کۆمەڵایەتی و هەر شتێکی ترە ئەنی هەتە بە باوەڕی بوون تۆ حساب کرد لە 1400 ساڵە ئەو کێشە مابینی سونە و شیعە هەیە ئێمە تیایە سوتاوین ینی ئەو ملەتانەی دەور و بەر نەک تەنها ئەوە تاکو ئەگاتە شیمالی هەند و پاکستان و ئەوە نەشە جەمە قەنەعەتەکەم ینی بۆیە گوتم ئەوە ئیشارەت پێ دەمەنی ئەو خەیاڵ پڵاوی و خەیاڵ خاوی ئەردوگان کە نیازی هەیە بووی دەچێ بگەڕێتەوە بەسەر دەوڵەتەکان تۆ بچووترین نمونە بێنمەوە ینی مثلا کاتێککە عوسمانی تەسەڵڵوتی هەبوو لە ماوە جغرافیەکەی خۆی کە ئێستا دەوڵەتێک دەبێت ناوی ئیسرائیلە وەکو هەواڵانیش باسییان کرد ئینسانی کورد بە تایبەتی کوردستانی ئینسانی پێشی 70 ساڵ نین ینی بەهۆی ئەنی پێشکەوتن و ئەوانە خەڵکانێک هەن ڕێ لەو پێشکەوتن و دەست درێژەی ئەردوگان و ئاکپارتی پارتی ئەگرن ئەنی من ئەڵێم ڕێگە مەسلەیەکی وەقتی بێ ینی ئەو دەسەڵاتدارێکی مثلا ئەردوگان داویەتی و هاتوتە پێشە و سیستەمێکی نوێی ئەوێ دیسا بگەڕێتە ئەوان خەیاڵ پڵاویەکن من قەنەعەتەکەم لە فترەیەکی زەمەنیە بەڵام بۆ ئەمڕۆ وەکو ئەمڕۆ ئێمە تقریبان زەرمەندەبین بەهۆی ئەوەی کە خەڵکانێک هەن چاوساغی بۆەکان خەڵکانێک بە درێژەی برادران باسییان کرد هەواڵان باسییان کرد چاوساغی بۆکەن بنە یارمەتی دەر بۆ هەیمەتکردنی ئەو دەسەڵاتی بەڵام لە مەسلەیەکی استراتیژیە لە مەسلەیەکی بۆ نمونە چکە تورکیا ئەوەش لەبیرمەچێک تورکیا کە عەرەبی دۆڕاند و خۆی کردە ئەو قاڵبە ئۆروپاشی دۆڕاند ینی مثلا وڵاتە نێونەتەوەیەکانی دیموکراتی سکولارەکانیشی دۆڕان بەهۆی مثلا کردنی تورکیا بە سیستەمێکی دیکتاتۆری دەستبەرداری نەبوو قەنەعەتەکەم دیسان بەردەوامی بەرژەوەندیەکان کەرەسو مستەفا کەرەسو لە وتارێکیدا لە یەنی ئۆزگەر پۆلیتیکا بە توندی ڕەخنەی ئەڵمانیا ئەوروپا دەکەن کە تا ئێستاش پشتیوانی ئەردوغان و سیستەم و ڕژێمەکەی و ئەو دیکتاتۆریەتێک کە ئەو ئاوای دەکا ئەمان بێدەنگن نەرمی دەدوێنن هەر بەو نەسە دەڵێ بێگومان زۆر ڕێگ و ڕیشاڵی ئەو مەلە پەیوەندانە هەیە بەڵێ ئێستا ڕەنگە هەندێک مەسلەی بەرژەوەندیەکانە هەندێک لە مەسلەی ئەنێ بۆ نمونە یەکێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان سەرۆکی ناتویان بینی بوو لێرە یەکێک لە پرسیارەکانی ئەوە بوو بۆچی ئەوە بێدەنگن ئەڵێ کە ئێمە پێویستیان بە تورکیا وەکو ئەندامی ناتۆ بمێنێ پێویستە بێنە وەکو بەرژەوەندیان لەگەڵ بەڵێ سەرۆکی ناتۆ وای بە هاوڵێکی ئەندامی پەرلەمان بەڵام لێرە گەم کۆتایی ینی ناوچەی بڵێن زەرد زیاتر نەک لە ئێستاوە مثلا تا هاتەوە وەکوتم لە ساڵی 92 تا 1920 هەر کۆڵانێکی زاخۆ دهۆک و تاکو ئەگاتە ئەو سنووری دەیگەڵەیە دەستگای میت و ئەوانە کۆنتڕۆلیان کردو بە شێوەیە کە ئەتوانرێ زۆر بە ئاسانی بێتە ناوە بەڵێنەگە وەختی بێ یانی مثلا ئەوەیە من دیسانەوە ئەڵێمەنی ئەویان درێژە ناکێشێ گەلی کورد لەسەر پێ خەڵکێ بەرەنگاری ئەو هێرشکاری داگیرکانە ئەبێتەوە و سەرکەوتنیش بۆ لە مستەقبەلێکی زۆر نزیکە بۆ کورد دەبێت باش سپاس دەکەم کاکی بەهزار کات و شەیدا قەوامی زۆر باز لە مەسایلی کللتوری و هونەری و ڕاگەاندن و ئەوانە کرات پەرەزت هەم لە ژن تیڤی خەباتکاری هەم هونەرمەندی هەم کۆمەڵێک کلیپی نیشتمانی شدەهێنێتەوەی دەیە بۆ جیاوازیەکان وەکو ئەفرین وەکو ڕۆژهەڵاتی کوردستان کۆبانێ پێ وایە تا چەندە هونەرمەندانی کورد کە بۆ کۆبانی لە مەیدانەکە بوون بۆ ئەفرین لە مەیدانەکە بوون بۆ مەسلەی ئەم داگیرکاریە ژاتوونەتە پێشەوە هەڵبەتە بەڕێزت پێشتر هاوسەرۆکی تەفچاندیش بوویت
هونەرمەندانی ئەمە ئێستا لە مەیدان بەرامبەر بە داگیرکاری ڕاستە بەس من پێم خۆش ئەو ئەشارەکەم بەوەی کە بەستان لە باشوور کرد کە خاتون ئیمان بە ئەشارەی کردەوە کە هۆکاری میدیاکان کە ئێستا لە حاڵیانە بوو بەشی تورکیە چییە؟ ئەمێ بەوە ئێشارەکەم کە خۆ لە هەموو وڵاتانی دنیادا بەشی چاند و کولتور کاری خۆی دەکا بەس میدیا زیاتر کاریگەری هەیە لەسەر خەڵک کە ئەویش ئەوەی کە ئێستا تورکیا لە باشوور کردگیە من نامێ بچمەنە قۆڵایەکەوە کە ئیتر هەمومان بۆمان ئەسپات کراوە کە پارتیەکانی باشوور 25 ساڵە چی بۆ خەڵکە ئەەکەن کە ئەو بەڕێزێژە کە ئەشارەی بەوە کرد کە خەڵک ئێستا لەسەر شقامەکان و کە هەم برسیانە و هەم لە گەرما و کارەبانی و ئاونی و کە ئەو کێشانە هەمومان ئەزانین باسی کارەبات کرد کە کارەبانیە هاوکارانم ئاگادارم دەکەنەوە کە لە سلێمانی ستۆدیۆ سلێمانی کارەبا لەوانەیە بکوژێتەوە دوایین پەیامی کا کوردستان بە کورتی وەربگرم لە بیرت نەچێت کارەباکە نەکوژێتەوە کا کوردستان دوایین پەیامت وەربگرم سپاست دەکەم لەگەڵماندا بەشداربووی زۆر بە کورتی ئەگەر شتێکت مابێنەوە کارەبا ببڕێت لە ڕاستیاوەکو خۆت پێ کەبێکتە کارەبا لێرە ببڕێت بەڵام هیوادارم بەرنامانە بەردەوام بن کە کۆمەلگا چالاک بکەنەوە هەروەها بیان کایەوە بۆی بتوانن زیاتر قسە لەسەر قسە گرنگانە بکەن کە لە ڕۆژەفا هەن و پێم وایە ئەتوانین بە هەمومانەوە شتێکی باشتر بکەین لەوەی کە نەبوو دەکراوە توانین پێکەوە پلان و بەرنامێکی جوانتر جێبەجێ بکەین وەکو نەتەوە لە چوارچەوەی نەتەوە بۆ خزمەت بەگەل و وڵاتەکەمان بکات دوجارێ مەشق شایانی ئەوەین کە پێگەیەکی سیاسی و استراتیژی و ئابووری گەورەمانە بێت لە ناوچەکەدا باشە بەڕێز کوردستان ئەحمەد ڕۆژنامەوان زۆر سپاس دەکەم کرد لە سلێمانی لەو کەشوهەوا گەرمە و هەڵبەتە کەمێکی تریش لە بێکارەباییدا لەگەڵماندا بەشدار بوو سپاسە دەکەین ببوورە قسەکەتم پێ بڕی بارودۆخی باشوور دەزانین بەڵێ وای ڕاستە ئاماژەم بەوە کرد کە پێم خۆش نییە کە بچمە ناو قوڵایی کێشەکانی باشوورەوە کە هەرچەند زۆر بریندارمەکە بەڵام چونکە ئەوەیە تر بە ساڵانە ئێمە ئەو شتە ئەبینین بەڵام بۆ کە دنیای میدیاکە بەحستان کرد حەزم کرە و جوابی ئەوە بدەمەوەکە میدیا زۆر تەئسیری هەیە بە تایبەت تورکیە یەکێ لە خاڵەکان کە باشووری بەخۆی گرێدا هەم لە ئاستی ئابوووریەوە لە میدیاوە دەستی پێکرد ئەو هەموو بارودۆخەکە لە باشوور هەبوو کاناڵێکی دژی ئەوەی دروست کرد کە بۆەکە ئەو شتانێکە لە حقیقەتدا هەیە تەرزی ئەوەی کە بگەڕنێتەوە بۆ خەڵک پێچەوانەکەی نیشاندا ئەمە لێرەدا نیشان ئەدا کە میدیان لە هەموو نەتەوەکان تەئسیری زۆری یان کاریگەری زۆریدا هەیە بەشەکەی تریشی کە هەم بەشی هۆنەر هەم وەکو ژن تیڤی پێم خۆشە لەم بەرنامەی بەڕێستان کە بەشداریم کردووە دەستپێک لە هەموو ژنانی کوردستان وە هەروەها ژنانی دنیا ژن تیڤی پیرۆزبایی دەکەم کە ژن تیڤی بگشتی هەمووتان ئەزان کە لە 8 ئادارە افتتاح کرا و لە 30 حەزیرانە کە بیرانینی شەهید زیلان بوو کە بە زندی دەستی بە پەخشی خۆی کرد بە هیوادارم زیاتر لەمە بە دووە کاری خۆی دەست پێکەوە کە ژنانی هەموو دنیادا لە ژن تیڤی جێگە ئەگرێتەوە تەنها پێوەزنی بە ژنی کوردیشەوە چۆن کە ئینتەرناسیۆناڵە ژن تیڤی ئەتوانێت هەموو ژنی دنیا لەوێدا ڕۆڵی خۆی نیشان بدا هەم ژنی شانۆگەر ژنی دەنگبێژ ژنی موزیسیان ژنێکە کاری سینماەکە ژنێکە کاری ئەکتەرەکە ژنێکە کاری ئەوەی هەیکەڵ دروستەکە ئەماڵی موجەسەمەسازی پەیکەرسازی شێوەکاری هەموو بەشەکانی هۆنەر چونکە ژن بەڕاستی ڕۆڵێکی زۆر جیاوازی هەیە لەناو کۆمەڵگا ئەوەی کە باس لەوە دەکەن کە هەر هۆنەرمەندێک لە ئاستی کارۆخەباتی هۆنەری خۆیدا لە شەڕی کۆبانی چه کاریگەریکە چەندێک ئەوەی تەسیریدانا لە هەر چوار بە تایبەت هەم لە ئێران هەم لە تورکیا خب 100% ئەو کاریگەریەی هەیە شۆڕش بەشی خۆی هەیە ئەمە من شخصەن خۆم وەکو کەسێکە لە بەشی هونەردا هەم کارم کردووە هەم ئەوەی کە بەرهەمێکی زۆرم نییە بەڵام ئەو ئەندازش کە بەرهەمێن نەیتوانی ئەو ڕۆڵەی کە هەواڵانی کۆبانی کە بەڕاستی شەهید کرانەوە بەدڵیاندا لەو ڕێگەدا ئێمە ئەو ڕۆڵەمان هات بەڵام کاریگەریژی هەبوو کاریگەری نەبوو بەڵێ هونەرمەندان بە سرودەکانیان بە پەیامەکانیان یعنی ئەو ژمارەیەک لە هونەرمەندەکانی شوونە کۆبانی لە ڕاستە زۆربەیشیان بریندار بوون ئەوە گرنگ یانێ هەم لە هەموو کۆمەڵگا ئەگەر تواشاکەی ئێستا ئەمە یەک پرانتەز باس بکەین
بۆچی ئالمان و تورکێتی سازێکی چاند و هوەر کە لە هەموو دنیاکە خۆیان پێڵن کونس لە غیر ئەوە ئازادە هەر کەس ئەتوانێت ئستفادە بکە تێ لەسەر ئەمە هێرشەکە یەک لە ئەترازەکانی ئەوەیە کە ئەڵێ هەموو کلیپی ئەو کەسانەی کە لەم سازی جێگە ئەگرن ئێوە مناڵان فێری تەرۆریستی ئەکەن ئەمە بنگەهێکی سیاسی هەیەوانە یعنی لێرەدا ئەوە گەێنێکە چاند و هوەر یا بەشی هوەر بەڕێنوێنی تورکیەوە ئەو قسەی تورکیە بەڵام لێرەدا چۆن یاساکە و شتەکە لێرەدا بە یاسایکی ئەڵمانی ئەو شتە تێئەگەێنێ لە حاڵیانەکەوانە کابراایکی ئەڵمانیش هەیە گۆرانیکی خۆنگە کە چەپە ئەنارشیستە دژی سیستمە ئەو گۆرانیژی هەیە و بەڵاویژی کردیسەوە لێرەدا ئەوش ئەتوانێت ئەوە بە هۆنەرمەندی وڵاتێکی خۆوا بێژە بەڵام چۆن هۆکارەکە ئەمە تورکی لە پشتەیە بۆ کورد شتێکی وا تێردەوە کەلمەی لە تێرۆریست ئیسفاداکە وەم ئامانجیش تەنیا یەک خاڵەگەێنێ بۆ ئەوکە لە هەمبەری حەزبێک وەکو پاکەکە ئەم شتە بگەێنێ لە مستەوای هۆنەرەوە کە ئەمە هەمومان ئەزانکە یانی دنیای میدیاکان بەڕاستی کاریگەری زۆری هەیە لەناو کۆمەلگا بە تایبەت مناڵانێکە لە ئوروپا گەورە ئەبن یا ژنهایەکە لە ئوروپا کە هەر کچ لە مناڵی گۆرە ئەبێ یا ئەبێ بە کاتێک ئەبێ بە ژن ئەژارەیەکی تریش با بکەین بەوە کە ژن تیڤی کە دەست پێکراوە لێرەدا ئامانجەکەی چییە؟ ژن تیڤی پێم وایە لە خاوەرمیانەدا سیستمێکی وا تا ئێستا نەبووە ئەمە یەکەمین شتێکەکەەوە ژنتیوی وازدام لە ئەفغانستان کرا بەڵێ لە ئەفغانستان بۆ کە وەردەکاریەکانی نازام چۆنە لەوێ بە شێوازەکە ڕاستە ژنتیڤی لە ئەفغانستان یەکەمین جار لە ئەفغانستان دەستی پێکرد بەڵام ئەو هۆکارەکەیەوە کە سیاسەتەکانی هەر هەموو وڵاتان لە ئەفغانستان چەندێک کاریگەر هەبوو نەیانتوانی بە جوانی بەردەوام ببێ و بتوان ئینتەرناسیۆناڵی بکەنەوە ئەوەیش ئەچی بچیتە ناو بەحسێکی قوڵێکی سیاسی لە ئەفغانستان و ئێرانکە چەند ئێران دەستیشی تیا بوو چونکە ئێران ترسا فەمینیستەکانی ئێرانیش ئەو کارە هەمان کار بکەن چون ئێران لە هەموو شتەکانە دەستی تیا هەیە چون ئەو سیاسەتێکی زۆر تایبەتی خۆی هەیە لێرەدا ژنتیڤی ئەتوانێت بەڕاستی کاریگەریکی زۆر هیچ هەیە و ئەمەش ئامانجەکەیە هەموو ژنی دنیا لە ناو ژنتیڤیا خۆی ئەبینێتەوە چۆن ئێمە توای ئشارە بکەین مەزان هوەرمەندی دەنگبێژ یا هوەرمەندانی کۆنمان زۆر هەبووە ئایشەشان مەریەم خان وەکو مەرزیە فەرەقی وەکو زۆربەی هوەرمەندانی تر ئێستا من حزور زەهنم نییە شۆڕشی زۆریان کرد بەڵام شتێکی نەبوو کە بتوانێ سیدی ئالبومی خۆی بە جوانی و ڕێکەوپێکی دەربخات کە ئێستا منێک کە خۆم هوەرم تازە دەست پێکردووە پێم خۆشە کە کارگەلێکی کۆن کراوە بتوانم بە دەستی بێرم زۆر بە زەحمەت بەڵام لە ژن تیڤیدا ژن لەمەوە بەدووە ئەتوانی هەم پێشەنگایەتیکی کۆمەڵگایی هەبێ هەم چاند و هوەری و هەم چاندی بنەماڵەیش ئەو زۆر گرینگە بەڕاستی لێرەدا ژن ئەتوانێت هەم ژنی هوەرمەند ژنی ڕۆژنامە نووس و هەموو بەشەکانی تر لێنەدا ڕۆچونکە ئیتر شوێنێک هەیە کە تۆ ئەتوانی لەوێدا خۆت باشە دوایین پەیامی شت بڵێ دوایین قسەت سەبارەت بەم داگیرکاریی تورکیا چونکە کاتەکەمان بەرەو کۆتایی ڕوا و سەرروپەیامیش لە هەواڵانی بەڕێز وەردەگرن من لەسەر ناوی خۆمەوە شخصەوە هەروەها لە هەموو ژنانی ئازادی خواست لە هەر چوارپارچەی کوردستان من تەنیا داوام ئەوەیە کە هەمومان ئەزانین کە لە باشوور چه کێشێکەیە پێویست ناگات زۆر قۆڵایەکەی بۆڕین پێویست ئەوە دەکا ئیتر ئێمە ئەبێت دەست لەو ئەقڵیەتەی کە تا ئێستا حزبەکانی بەتایبەت باشوور بە خەڵکی کردووە دەست هەڵبگرێت لە هەم ڕفراندومەکەەوە هەم ئەتوانی لە مێژوویش و بڕێ لە 1996 لە سێ ئابا هەر ئەو کارە ساتێک کە بە کەرکوو کردیان ئەو کاتێش کردیان مێژوو دووبارەی کردەوە ئەبێ ئەمانە گشتی بگرینە بەرچاو و داوا ئەکەب لە هەموو ژنی هەر چوارپارچەی کوردستان چه ژنی هۆنەرمەند چه ژنی ناوماڵ چه ژنی دەرەوە هەموو ئیتر بێدەنگ نەبن یعنی چونکە ژن بەڕاستی پێشەنگایەتی خۆی نیشان بە لەم ڕۆڵەدا ئەو تورکیش سەر ناکەوێت ئەوە لێرەدا ئەو هەموو ترسش کە بە ڕێزانیش بەحسیان لێ کرد وڵاتی تورکیە گەیشتووە هەم تورکی و هەم ئێران گەیشتن بە ئاستێکە ئیتر یانەوەی پەلەقاژی ئاخری خۆشیان بکەن باشە سپاس کاک بە زادەر با لە پاڵتۆشەوە بێن بە کورتی ئەگەر دوایین قسەت ببیستی بەڵێ یەک دەست و یەکڕا گەلانی کوردستان بەگشتی دل نادەستن ئیدانە و ڕێگر بن لەسەر ئەو نیاز خراپەی کە نیاز گڵاوە داگیرکەوەی کە دەوڵەتی تورکیا بە تایبەتی ئاک پارتی و ئەردوگان دەیکا دژی بوەستنەوە
ببنە پێشە و پێشەنگی گەل ینی بەڕووی نەتەوایەتەوە ئەو قەلغانە ئەقۆغا من کە ڕێگە نەدەن نە باشووری کوردستان نە ڕۆژاوای کوردستان بکەنە ئەرزەکەی ئەوازە پێ پیسکە بە پۆستەکانن لە جارێکی تریشا من ئەوە دووارە هەمووکە ینی گوێنەدان و یانیش بێدەنگ بوون و خۆکردن لە هاتنی دەوڵەت بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و سەرانیان کە چەند ئەوەنە زیان بە استراتیژی گەلی کوردەکەن دوو ئەوەنە زیان بە خودی پارتی دیموکراتی کوردستانی شەگەیەنە. بەڵێ زۆر سپاس بکەم. خاتو ئیمان یارسانی بەڕێزت دوایین پەیامت وەربگرین ئەگەر کەمێک درێژەشی بدەیتە قەی ناکەوە بزانم مافمان زۆر خۆرد. سپاس دەبڵ. داوا لە هەموو ژنانی کوردستان دەکەم بە تایبەتی باشووری کوردستان شۆڕشێک لە باشووری کوردستان دەست پێ بکات شۆڕشی ژن بێت بۆ ئەوەی ئەو کارستاتێک کە بەسەری ژنان دەهات ئەو کاتێک کە شەڕی نێوان عێراق و ئێران بوو ژنان بوونە قوربانی لە قەسری شیری کاتێکە جمهوری بەعز دێت و هێرش دەکاتە سەر ناوچەی هەڵەبجە بە کیمیاباران ژنانمان و منداڵان لەوێ و باوکان و برایانی ئێمە لەوێش دەکوژرێن ژنانی ئێمە دووبارە دەبنە قوربانی و ژنانی ئێمە دەفرۆشن لە وڵاتانی عەرەبیدا کاتێکە هێرشکەر داعش دێت هێرش دەکاتە سەر شەنگاڵ بەداخەوە ئەوە جێگای داخە کە ئێستاش چەندین ژن و منداڵی ئێمە لەبەردەستی داعشدایە ئەگەر ژنانی باشووری کوردستان ئێستا هەڵوێستی خۆیان دەرنەبڕن بێدەنگی بکەن من پێم وایە و ئەوە ڕوونە کە جارێکی تر ئەو کارستاتە دووبارە دەبێتەوە دەبێت ئێمە ژنان خاوەنی ئێرادەی خۆمان بین چیتر ئێمە لەژێر سایەی حزبەکاندا نەبین داوا لەو ژنە سیاسیانەی دەکەم کە لە پارلەمانی کوردستانن کە لەگەڵ حزبەکانن هەمویان پێکەوە دەست لە دەست یەک بکەن و بۆ ڕزگاری ژنان تێبکۆشن ئیتر بەسە بەس ئەو هەموو بێڕێزیە کە لە باشووری کوردستان بەسەر ژنان دێت نەتەنیا لە باشووری کوردستان لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان داوا لە ژنانی باشووری کوردستان دەکەم کە ئەو ورە بە خۆیاندا بدەن چاو لە ژنان بکەن لە ڕۆژئاوای کوردستان ئەو خەباتەی کە ژنان لە ڕۆژئاوای کوردستان دەستیان پێکرد جێگای شانازیە بۆ هەموو کوردێک و هەموو دنیا باز لە خەباتی ژنان دەکات لە ڕۆژئاوای کوردستان کە بەرانبەر گەورەترین دوژمنی کورد داعش تەنیا بە تەنیا دژمنی کورد نەبوو داعش دژمنی هەموو دنیا بوو هەموو دنیا لەبەر داعش دەترسا بەڵام کەچی ژنانی کورد ئێرادەیەکی زۆر بەهێزیان هەبوو ئەو ترسیان شکاند هەموو کاناڵەکانی ئەوروپایی ئێستا باز لە خەباتی ژنان دەکەن لە ڕۆژئاوای کوردستان ئەوە جێگای شانازیە بۆ ئێمەی کورد ئێمەی کوردی ژنان دەتوانین هەموو شتێک بکەین بەڵام ئەگەر خۆمان ئەو بڕوایەمان لە خۆماندا هەبێت باشە زۆر سپاس دەکەم کاک دلێ دوایین پەیامی بەڕێزت والله ئەگەر هەندێک وەختم دەیتێ باش دەبێت باش یعنی ئێستا ئەگەر ئینسان سەیری تابلۆی سیاسی باشووری کوردستان بکە شتێک دەبێنێ کە پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی زۆر زیرەکانە کە دەبێ یعنی ئینساندان بەو شتە دەبنێ بەڕاستی دەتوانێت پرۆسەی سیاسی یان ڕۆژەوی باشووری کوردستان دەستی شام بکە کە کاتێک پرۆسەی سیاسی لە باشووری کوردستان لە خزمەتی بەرژەوەندەکانی ئەودا بووە خواستەکانی پێکهێنەوە ئەو سیستەمەی بردێ پێشەوە و ئامادەکاریشی کردووە کە لە هەمان کاتدا پرۆسەی سیاسی لە باشووری کوردستان پەک بخە و دەست چ بەوەی کە هاوپەیمانی لەگەڵ ئەوەیان لەگەڵ ئەوی تر یان لاوازکردنی حزبێکی سیاسی بەسەر حزبێکی دیکە یان دابشکردنی حزبەکان یان پەکخستنی بابڕێن دەستگایەکیان دامەزراوەیەکی شەرعی وەکو پەرلەمان کاتێک کە پەیوەندی ئەو لەگەڵ عێراقا لە خزمەتی بەرژەوەندیەکانی ئەودا بێ ئێدی پەیوەندی زۆر بەهێز و هەروەها پەیوەندی کوردەکانی دیکە کۆ دەکاتەوە و بەکاری دێنێ بۆندەی ئەو بەرژەوەندەکانی لە بەغدا بەتەڕێ بڕێەوە بەڵام لە کاتێکە کە ئەو بەرژەوەندیانە دەکەونە مەترسیەوە یان ئەلتەرنتیڤێکی باشتر هەیە دەبێنێت پەیوەندی لەگەڵ تورکیا دەبەستێ و کۆنتراکتێک یان ڕێککەوتنێکی 50 ساڵی لەگەڵ ئێمزا دەکەم. دەستی بردووە بۆ دەستیشانکردنی ڕۆژەوی کوردستان بە گشتی دەستی بردووە و دەیەوێت دەستنیشان ئەوەی ڕۆژەوی کوردستان دەستنیشان بکە و هەوڵیژەدا کە ئەو کارە بەردەوام بێ و ئێمە دەزانین کە لە ڕۆژئاوای کوردستان چ ڕۆڵی
دەجێڕێ و کاتێک دەیەوێ پەیام بدات تورکیا چۆن حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوانەی کە لە باشووری کوردستانن بەکاریان دەیرە بۆ دەی پێ بڵێ من دەتوانم ناوەوەی توش ینی بشڵقێنم لەگەڵ باکوورە دەبینین ئەمە هەر ئەگەر سیرکەین لێدوانەکی بەڕێز جەمیل بایکەیە هاوسەرروکی کۆماجڤاکن کوردستان دەڵێ بەهاتنی ئەوە ئەرتەشی تورک پەیوەندیمان کە دەمانویست هەموو کێشەکانمان چارەسەکەن لەگەر پارتی دیموکراسی بەهاتنی ئەوە تێکچوو بەڵام من شێوەی شتری ئەوە دەخوێنمەوە ئەوە کاتێک دوای ڕیفراندۆم پەیوەندی تورکیا و ئەوانە تێکچوو ئێدی ئەوانە پەیامێکدیان تورکیا کە یەگەرەیەک بێت و ئەو پەیوەندیە جارێشتر سەر لە نوێ دروست نەبێتەوە ئێمە دەتوانین پەیام ینی پەیوەندیمان لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان لەگەر کۆماجڤاکێن کوردستان بەرەو پێشەوە ببین و بگەتە ئاستی ئەوەی کە بتوانین تا ڕادەیەک ڕێککۆین و کێشەکانمان چارەسەر بکەین ئەگەر سەیری دەستگاکانی میدیاکانی ئەم بکەین لەو ماوەیە کە دوای ڕیفراندۆم لە گواستنەوەی هەواڵ چ دەربارەی با بڵێن باکوور بێ یان ڕۆژئاوا بێ یعنی گۆڕانکاریی بەسەردا هاتبوو بەڵام بڕوا دەکەم کە ئێستا گۆڕانکاری شتری بەسەرداهەیە کە بەلایەنێکدا دەشکێتەوە کە زیاتر ڕەوایی بە ئەوەکەدا ببەخشێ بۆیە ئەگەر بێت و ئێمە ئەو ڕۆڵەی پارتی کەس نەکەینەوە ئەگەر بێت و لەو ڕۆڵەی پارتی تێنەگەین ئەو کاتە ئێمە ناتوانین گۆڕانکاری بکەین لەبەرەوەی هەموو شتێکی ئێستای خستە دەستی خۆی ینی کارەبا ئابووری هەموو شتێک دەتوانێت سیاست دیبلۆماسیەت ئەدی ئۆپۆزیسیۆن پەچی کەوتووە لە باشووری کوردستانەوەی ڕاستی بێ تەواو ینی هەندێک ئەوە دەکەن بەڵام لە چوارچێوەیەکی ناڕازەیان لە چوارچێوەیەکی ئەوە دەمێنێتەوە کە تەنیا ئیدانەکردن و شتیوا دەمێنێتەوە بۆیە زۆر زۆر گرنگە هەم شەقامی کوردی کە بەداخەوە کە کوردستان باسی کرد بەداخەوە کە شەقامێکە ئێدی سەر کراوە ئیسان دەتوانێت بڵێ هەم هێزە سیاسیەکان دەبێ ئێدی زیاتر بکەونەخۆ کە دەبێت بە پرۆژەوە ئەوەی ماوە لە دەست ئەوەی ماوە لە دەست نەدرێ و ئەو مەترسیە گەورە کە بەڕێگاوەیە بەڕاستی دەبێ بەلانی کەمەوە ڕێگا لێ بێگیرێ ئەجینا کاتێک کە درەنگ بێ وە بزانم کارەساتەکە بەسەر هەمومان دێ بەڵێ باشە زۆر زۆر سپاس دەکەم بەڕێز دلێر ئاکرەیی ڕۆژنامەوان سپاس بۆ شرۆڤەکانت بەڕێز ئیمان یارسانی خەباتکاری ژن تیڤ زۆر زۆر سپاس دەکەم سپاس بۆ سەنگاندن و تێبینیەکانت کاک بەهزاد پیرموسا ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کۆنگرێنێتی کوردستان کەنەکە زۆر سپاس بۆ بەڕێزت خاتو شەیدا قەوامی هۆنەرمەند و خەباتکاری ژن تیڤ زۆر زۆر سپاس بۆ بەڕێزیشتان بمبورن ئەگەر لە کاتەکە دادپەروەەر نەبوو بم زۆر زۆر سپاس بۆ ئێوەش بینهێرانی بەڕێز کە تام ساتە لەگەڵماندا بوون تا بە یەگەشتنەوەکی دیکە هەر شاد و بەختەوەر بن.